سلااو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسران وەڵکەم بەخێر بن بۆ لایڤ ستریم لە مێژە لایڤ ستریمان نەکردێتەوە پێم وابی لە کێوە 2000 بیرم نایە کەی بوو پێم وابی ستەیت ئۆف پلەیەکەی ڕابردوو یان ئەوە بوو سەمەر گەیم فێست بوو یەک لە کۆمنتی لە بۆ بنووسیم لە کێوەمە لایڤ ستریمان نەکردەوە کاک ژیر ریال مەدرید گەمەی هەیە لایڤەکەی ناکەی سەعاتەشکە وەڵاهی تەمشای گەمەی ریالم نەکردەوە ڕۆ حەزم لێ بوو لایڤ بکەمەوە وتم بێگەوە هەندێک یاری بکەین و دەمەوێت زوو دەست بە لایڤ ستریمەکە بکەم بزای حاڵمان چۆنە تکایە بخەون لەوە باشترێکە لەوەی سەری و کۆمەڵە یاری بکەن نتوانن بەیانی سەیری بکەن 6 هەفتی بەیانی پەیوان پیسی لۆ بە خەرچی دەرێ بنوو وای سێ مانگە شاهان گەیم بخێر بیت شاهان گەیم هاوڕانی خۆشەویستم ئەو لایڤ ستریمە بە سپۆنسەری شاهان گەیم ستۆرە ئەوان تایبەتن بە کڕین و فرشتی بە کڕینیە ئەگەر تۆ یاریێک بکڕی لەلایەن دەتوانی یاری نوێ لەسەر پلەیستەیشن ئەکس بۆکس یاری پلس گەیم پاس یاریەکانیان بەکرێ هەیە دەتوانی یاریەکان بە نرخێکی هەرزان بەکرێ بکڕن چی پیشان دەدرێ مامە ژیر شادۆ توم ڕیدەر تاقی ناکەیەوە تاقیم کردتۆ باوەکە زۆر یاری هەیە کەوا کردیتم بەس باسم نەکردم ئەمە ژێ توانی بە لاپتۆپ یاری بکەی بە فری بە سپیت بە فری بە سیت یعنی سی یوسف هەتێ نەگەیشتم برێوە دەی ئینشاڵڵا دڵمان خۆش کەوشۆ ئینشاڵڵا دڵمان خۆش دەبی وەڵای من ئەمەلم نییە هیچی تیابی ئەولۆ هەر هەمووتان بێ ئەمەل لەوەی تێناگەم لەبەرچە بەم نیشەوە هەمومان بێ ئەمەلی لە پلەیستەیشن سەر و لایکێک بۆ مامە ژیر بکەم دەی یەڵڵا لایک تکا دەکەم دوگمێ لایکم لەو وێرام بکەن بە هیوای گارەڤواری ریمەیک وەڵڵای من زۆر چاوەڕوانم دەنگوو هەبوو ئەو ساڵ کەوا گارەڤوار ریمەیک یان ریماسەر بکرێ هیوادارم ئەوشە بیبینم دەڵێ نەهاتیمەوە بە هێواشی سەیری تۆ دەکەم چونکە ڤیدیۆی تۆ هەموو بە 1.75 سیر دەکەم با بڕۆ کۆتا لایڤ سەمەر گەیم فێس بوو باشە تووڕە بووی کارەبا بڕارێ وەڵڵا مامەژی زۆرم خۆش دەوێی کوانتەر زۆر سپاس سڵاو مامەژی لەگەری کریتۆس هەیە بەڵێ بەڵێ ئەگەر هەیە ئەگەری هەموو شتێک هەیە ژیر بەرە 200,000 سبسکرایب ئیشاءڵڵا مامە ژیر دەفع بە لایڤی پێشتر زۆر خۆش بوو زای چیا لێستاوە بە ئەمن و ئەنگۆ با پێک بێن بە هیچ شێوەیەک دەفعم مەکەن باشە نامێ قسەی غەڵەت بکەم نامێ هاوار بکەم زۆر وەڵای چاوەڕوانی چەند شتێکم بەخۆم ڕاستان پێ بڵم یەک لەوانە چاوەڕوانم گادەڤار ببینم ئەوشۆ گادەڤاری ریماستەر یان ریمێکی بە 1 و 2 لەگەڵەوەش چاوەڕوانم یادێکی نوێ ژاشکرا بکرێت کە ئەوە باگەرێکی زۆر زەحمەتە بەڵام سۆنی نەینووسیە چی یاریێکی تێدا نابی چکۆم زارە دەینووسی یاریەکانی خۆمانی تێدا نابی بەڵام ئەستا جاری چەندێنیان نووسیتیان 20 یاری ئەنجام دەدەن 20 یاری پیشان دەدەن لە پلەیستەیشن 5 و پلەیستەیشن VR 2 لە سەرجەم ستودیۆکان لە دەوری جیهان نانووسێت خوانتی دەبێت چاڕوانی دیڵسەکەی سپایدەرمانم دیڵسی سپایدەرمان 2 یان یاریەکەی ڤێنەم کە بڕیارە پێشبینی هەیە بڕیارە ساڵی داهاتوو بڵاو بکرێتەوە ئێستا کاتێتی یەکە ساڵش کە بڵاوکەنەوە باشە سعات 1 دەست پێکە زوو لایڤت نەکردوێتەوە نەو دەبێت یاری بکەین ئێستا دەشکە دەست بە یاریکردن دەکەم ئەو 2 ساعت یاری دەکەین هەتا لایڤ ستریم دەست پێ دەکەم زۆرم خۆش دەی مامە ژیرجان دەیڤت دەنووسی زۆر سپاس ساعتەن دەست پێکە خۆی لایڤی من ساعت 11 پێ کرد بەڵام سۆنی ساعت 1 دەست پێ دەکەم بڕۆ خۆتی تا ئاخیر لەگەرتم ئەنەس مامە ژیر ریڤیو لەسەر فیلمی هایدین سەدام ناکەی نەمبینی وەڵا لە قەزای دوکانەوە سڵاو لە مامە ژیر دەریان ئارام یاڵا لە کوێوە سەیری لایڤەکەی من دەکەن شار و شارۆچکەشی هەرێمی کوردستان یان دەوروبەر یان دەرەوەی وڵات بنووسن ناوی شار و شارۆچکان بنووسن باشترین یوتیوبەری چێ کورد چێە بەزە من نیمە دەزانم ئەوەندەی بڵات بۆڕم بۆ پیسی زۆر زەخم دەبێت هیوادارم دەتوانم بڵێم ئەوەندە بڵێم هیوادارم چاوەڕێ شتێکەکەی و دڵنیای لێی
100% دڵنیام لەوەی کەوا هۆڕایزن دەبینین لەوانەیە دەیزگۆن لەوانەیە بەڵام 100% هۆڕایز نەکەی تێدایە ڕیمازەر کە پێویستی پێ نەدەکرد دهۆک ئیران سلێمانی لە سلێمانیەوە هامبۆرگ دوهۆک سەفین دەنووسێ هەڵەبجە کەرکووک با نامێ لە دەست بزڕۆ لە هەڵەبجەی شەهیدەوە سڵاو لە ژیر هەڵەبجەییم جاگوار دەڵێت تێرە فایرتو ڕیڤیو ژیر کەرکووک حازی دەنووسێ هەڵەبجە چۆنی ژیر مامە ژیریانی بە لاپتۆپ بە فری سیدی فری سیدی فری بە لاپتۆپ پێویست ناکە لاپتۆپ تەبی لە بۆ سیدی فری هەر لە ئۆنلاین تاین داڵۆندی بکەیت تانجۆ ڕۆفان دەنووسێ جۆن سنۆ تانجیرۆ کای کاو تانجۆ فان چ نووسە ڕێنوار کوردش هەولێر کەرکووک پری ئۆردەری آیفۆن 16 دەکەی بە 1,900,000 نازانم بەڕاستی آیفۆن 16 تاوەکو ئێستا پری ئۆردەرم نەکردێت چکە نامێ پارەی لێ سەرف بکەم خۆم آیفۆن 15 هیچ پێویست بابگرێت ناکە بەڵام ئەگەر دوکانێک بە خۆڕایی دایە من لۆنا بە خۆڕایی وەگرم بێگومان وەڵڤڕین مامەلو ئێستای ئەوکەی دێمەوە سەرەوانەش زۆر هیوات بەرزمەکەەوە چنینە ئەمەم زار پێتەن دەڵێم هیواتان زۆر بەرزمەکە بۆ ئەم شەویژ ینی وەکو وتم هیوادارم گارۆڤاری تێدابی بەڵام تێشیدا نەبی هیوان بەرز نەکردەوە ئاساییە بەلامەوە چکە ستەیت ئۆف پلەیە کۆنفرانس نییە شەوکەیز نییە چەمچەماڵ FC 25 بکەیت هەفتەی داهاتوو FC 25 دەکەین ئینشاڵڵە ئاگات لەگەمە ریال هەیە مامە ژیر ناوەڵڵە مامەلو ئێستا ڕیوی فیلم و پێشنیازی فیلم ناکەی هەفتەی داهاتوو ئینشاڵڵە لە پلانما دەست پێ بکەمەوە بە تایبەتی لە تیکتۆک و ئینستاگرام بە ڕیل زۆر حەز دەکەم چکە خەڵک تەمشای ڤیدیۆ درێژ ناکە بەڕاستی لەسەر فیلم زیاتر دەیانێ بە ڕیل بی هەڵدەم بە شوێ ڕیل تەقتەق لە واڵسێ ئەوهایە نازم کووە مامە ژیر سڵاو لە USA تۆمی میتینگ ئادرین UK سەهەند هەولێر باڤێڵ زۆر سپاس بۆ ناردنی 200 نۆک سڵاوێکی گەرم باشە کاکە ئۆکەی کا ئەوە بەخۆشم نازام ستەکەم سڵاوێکی گەرم لە کاکە ژیر هیوادارم هەر سەلامەت بیبرام یاخوار سەرکەوتوو بی much love and respect باڤێڵ گیان تو زۆر تایبەت لەلام what the hell یوکیۆ 6 پاوەند دینارد دەکان نزیکەی 75,000 90,000 نازان چەند دەکە هیوام سەرکەوتن سەرفرازیتە زۆر سپاس بۆ سەپۆرتە گەرمە دەستان خۆش زۆر مەمنون بەڕاستی دڵم خۆش دەکەن ئەو شەو زۆر سپاستان دەکەم زۆر بژین زۆر سپاس لە بۆ یوکیۆ ببوورنەکە ناوەکەت بە هەڵە دەخوێنمەوە زۆر سپاستان دەکەم چاوتان ماز دەکەم بۆ سەپۆرت و دڵخۆشیە باوەڕتان هەبی هەر کاتێک لە یوتیوب سار دەبمەوە یان لە شتێک سار دەبمەوە خۆشەویستین گۆ وەم لێ دەکە بەردەوام بێمەوە ئاگەنە خۆتان دەزانن ژیانی من زۆر ینی مەشغوڵە ئیش و کار و ماڵەوە و منداڵ بەڵام هەرگیز حەز ناکەم یوتیوب بەجێ بێنم سوشەڵ میدیا لەبەر خاتری ئێوەی خۆشەویست بەجێ بێنم ئێوە دەکەن من بەردەوام دڵم گەرم بی بێمەوە قەت بە کەست و توانەوەم زانی ڕادیۆ ئەرێ وەڵا زۆرم کردیە بەس لاوانێ نەتوانم نمونونەکەتان پێ بڵم ئات ڤیکتۆریام نایت ژیر زۆر بەخێر بێن هەموو لایەک چاوتان ماز دەکەم سپاس بۆ ئەو سەپۆرتە بۆ ئەو دڵخۆش بەڕاستی دڵم خۆش دەبی کە ئێوەی خۆشەویست دەبینم لە کۆمنت بە سەپۆرت بە لایک بە خۆشەویستیتان هێر $100 فگوڕم خۆشەویستی گیانەکەم گۆزڕیکۆن و تۆمڕەیدەری نوێدێ بەڵێ گۆزڕیکۆن لە بەرەمێنانە تۆمڕەیدەری نوێژە بەرەمێنانە بەڵام ئەو شۆ باوەڕ ناکەم ئاشکرا بکرێم ژیر مامە ژیر ڕڤیو فیلمی نقطەی چل بکە وڵای زۆرم حەز دەکرد بچم بەڵام نەمتوانی لەسەر ئیشەوە سڵاو ستودیۆن لۆ ئەو دەخینی هەر بژی هەبا $100 دەنارد پێویست ناکە ئەنە ژیان زۆر سپاس خۆشەویستی ئێوە هەموو شتێکە لە بۆ من زۆر سپاستان دەکەم لەگەڵ خاڵە حەمە بۆ دەرناکەویت ئینشاءڵڵە پلانمان هەیە ئینشاءڵڵە سەری ساڵ لایڤ ستریمێکی خۆش دەکەین وەکو ساڵان ڕابردە هەموو ساڵێک لایڤ ستریممان کردەوە من و مامە حەمە و مامەزانە داوە لە لێستاوە داوە لە ماماکامیش دەکەم داوە لە کاکە پێشەوا دەکەم داوە لە کاکە میر دەکەم داوە لە هەمووی توبەرەکان دەکەم کەوا بەشدار بن
هیوادارم بەشداریش بن هەم ساڵش پێم وتونە بەشدار بن ئەجە ئەوەی پێی کرا سەر دوو چاوم ئەوەی پێشی نەکرا یان کاتی نەبوو یان خەریکی ئیشێکی دیکە بوو یان خۆی لایڤی دەکردەوە هەر سەر هەر چاو هەموو یوتیوبەرەکانم خۆش دەوێ و هیوادارم ئێوەش هەمووتان خۆش بێ واز لە دوو شتێ زۆر تووڕەم دەکات لە سوشەڵ میدیا بەردەوام دەیبینم یەکێکیان شارسێتیە دووەم گەورەکردن و بچووکردنی یوتیوبەرەکانت پێشساکتر هەموو برای یەکترین باوەڕتان هەبی هەر هەمومان یەکترمان خۆش دەوێت هەمومان هاوڕێن هەمومان بەردەوام لە گروپ چات بێکەوە قسە دەکەین و ئاگامان لەیەکە ئەو دەڵێ من خەریکی ئەو ڤیددیوێمە ئەو دەڵێ من خەریکی ئەو ڤیددیوێمە هەمومان هاوکاری یەک دەکەین نامانێت کۆنتنتی یەکتر دووبارە بکەینەوە هیچ حسادەتێک و ناخۆشێک لە بینی یوتیوبەرەکان نییە تکا دەکەم ئێوەی خۆشەویستیش بەڕێز بن لەگەڵ هەر هەموو لایەک جیکۆ کورد زۆر سپاس بۆ نردنی 65 سێک چاوەڕوانی گۆسەف سوشیما دەکەی بەڵێ زۆریش چاوەڕوانم بەڕاستی هیوادارم ئەو شۆ بیبینم هیوادارم ئەو شۆ بیبیدرم هیوادارم بەبێ جیاوازی هاوکاری یوتیوبەرانمان بکەی جێگەی شانازین خۆشەویستیت ئینشاءالله بەڕای تۆ چی یاریەکە بێتە یاری ساڵ هەتاوەکو ئێستا لە بۆ من ئاسترۆ بۆت باشترین یاری ساڵ هەتاوەکو ئێستا ئەو هەموو یاریکە ئەم ساڵ تاقیم کردەوە چەندە ساڵ یاریمان کەم بوو بەڕاستی بەڵام ئەوەندە یاریکە تاقیم کردیتەوە ساڵ بەڕاستی بە بڕای من ئاسترۆ بۆت لە هەرمیان باشتر بووە مامەژی زۆر حەزم لە سری سکایلاینز بە تایبەتی تۆ دەیکی تکایە زوو زنجیرە دابنێ ئەگەر ئەنگۆ بینەر بن دایدەنێم ئەگەر ڤیوێکی زۆری هەبی ڵایکی زۆری بۆ بێ بێگومان زیاتر دایدەنێم بەڵام دەبی حسابی ئەوش کەم ئەگەر ڤیوی کەم بی ناتوانم دایبنێم لەبەرەوەی چناڵەکەم دێتە خوارەیە بەس بخۆم هەر خەریکەم ئەگەر لە ڤیددیۆش نەبی من خۆمە خەریکەم هیوادارم ئێوەش خەریکی بن چکە تامی ئەو شتە لەوەیەکەوە خۆتان بیکەن چاوتان ماز دەکەم زۆر سپاسی هەموو خۆشەویستەکانتان دەکەم زۆر دڵخۆشم بەڕاستی بەبینی ئێوە هەموو جارێ هەموو جارێت کا دەکەم دگمەی لایک 454 کەسمان لەگەڵا لایکم بۆ بگەێنە 400 لایک سوپاسی هەموو لە یەکتان دەکەم خۆتان دەزانن ژیر لە یوتیوبی بەگشتی لە سوشەڵ میدیایی چەند ئامانجەکەم هەیە ئامانج یەکەم ئەوەیەکەوە هەمومان ڕۆشنبیر بین کە من پێشەوەی ڤیددیۆک دروستکەم ریسێرچ دەکەم گەڕان و لێکۆڵینەوە دەکەم لەسەر شتەکە دەمەوێ خۆم ڕۆشنبیر بکەمەوە ئینجا ئەوەی خۆشەویستیش دەستان بە زانیاریەکان بگە بەڵام چەند شتێکیەکەوە من بەردەوام بانگەشەی بۆ دەکەم ئەیانگۆ خۆشناویە تو ئەرێ وەڵڵا تکایە ئەو عەلەمانە دامەنێ هەمە ئەمە قەلم پێتێک دەچی بە شتانە ڕێز تکایە ڕێز لە خەڵکی بگرن ئۆکەی تکایە ئەو جۆرە ئاڵا و ماڵایانە دامەنێن هەمومان مسڵمانی نامانە دڵ یەکتر بێشێنین هیوا حەزم لە بەهیچ شێوەیەک لە جنێودان نییە حەزمە دانانی شتێک نییە کەوا لەگەڵ ڕێئی عام و لەگەڵ ئاین و لەگەڵ کۆمەلگامان نەگونجێ بێمە سەر شتێک چەند شتێکێ لە یوتیوب بەردەوام من هەڵی بۆ دەم یەکەم ڕۆشنبیرکردنەوەی خۆم و ئێوەی خۆشەویستە لە زانیاریەکان دووە میشانەوەی کاتێکی خۆش بەڕێ بکەن جا بۆ ئەنجامدانی هەردوو شت دەبی هاوکاری یەکتر بکەن چۆنش هاوکاری یەکتر دەکەن هاوکاریەکردن بەوەیەکەوە گەر یوتیوبەرێکی خۆشەویستی خۆت ڤیددیۆیەکی بڵاو کردەوە گەر ڤیددیۆیەکە بۆ تۆش نەبوو سەپۆرتەکەی زۆر ئاسانە بەلایانی کەم دەچرکە یەکسەری ڤیددیۆیەکەی بکە و لایکێکی بکەواتە دەچکە لە ژیانی خۆت لەو ڕۆژەت ببەخشە بە یوتیوبەرم بەڵداکردنی دوگمەی لایکێک بەستەیکردنی ڤیددیۆکە بۆ دەچرکە بەڕاستی سەپۆرتێکی زۆر گەورە دەبی لە بۆ یوتیوبەرەکەی واتە ڤیددیۆەکانی هەمال مەکە لەبەرەوەی کات و ساتێکی زۆری لە ژیان لە ژیانی یوتیوبەرە تەرخان دەکە بۆ دروستکردنی کۆنتێن باسی خۆم ناکەم باسی هەر یوتیوبەرێکی دڵخواز دەکەم باسی تیکتۆک ئەوانە ناکەم بەڵام باسی یوتیوب دەکەم ژیر وەزعی باڵت چۆنە باڵ ئەو باڵە لۆ خۆ من تیارەمە باڵم هەبی ئەمن باڵندەمە ئەمن کۆترم بەرێ قۆرت چۆنە قۆرم وەڵا ئەگەر سەیریکەن نازانم دیارەیانە بێتان ئەو خەتە دەبینن ئەوە بورغیەکانە ئەوە بورغی یەکەم ئەوە بورغی دووەم ئەوە بورغی سێم ئەوە بورغی چارەم ئەوە پێنج ئەو شەش ئەو هەفت ئەو هەشت زەمەتە ئێرە دێ نۆ دانا بورغیە ئەوەندە هەیە بزەڵ ئەوەندە پارچەیە پلاتینە ئەوها دەجولێنن بورغیەکان دیارە دەبینن ئەو بورغیانە ئەوە نام بورغینە زۆر ئیزعاجم دەکە خاستنەوەی عادات نێمە چم کردیە ئەو بالیفەم ئەلێرەدانا دەست خۆمەوە لەسە دادەنێم کاتێکە دەسە مێز و کورسی دادەنیشم تاوەکو مشکلەکەی من چیە
کاتێک لەسەر مێز دادنی دەستم دادنێ ما دەستەوی خۆت دادنێ لەبەرەوەی ئێرە گۆشتی زۆر پێوە نیە ئەو بڕغیانە لە ئێسکەکەی دەدات و ئەوها ئەز زۆر دێشی ژیرۆ ماچێکم دێ چاوت ماز دەکەم مامە ژیر یەک پێشبینیم ئەم بکەم پێشبینەکەی هۆرایزنی تێدایە کە دروم زۆر پێخۆشنێ کاک ژیریاری بلاک میت چۆن بوو بەڕاستی بلاک میت لە چاپتەری دوو کۆتاییەکەی دەرناچم لە چاپتەر دووەیان سێ بزەب نازانە بیابانەکەیمە لە ئەوەکەی دەرناچم چی پێ دەڵێن بۆ سە زەبلەها ئەوی پێ دەڵێن جرجە گەورەکە کاک ژیر چ گۆرانیش تورکی زۆر پێخۆشە یان دەنجی چێ هونەرمەندی تورکیت پێخۆشە وەڵی پێتام شاندەم ئەو ماوەی جێ لە چێ ڕدەگرم چکە لە سپۆتفای بەردەبە سپۆتفای بەکاردێنم با پێتان نیشاندە لایکت سۆنگ ئەو ماوەی گوێ لەم خانمە دەگرم تۆکچە توکچە کاند دەمیر خاستنە گۆرانیە نوێی ئارەدان زۆر خۆشە بەردام جێ لە سپۆتفای دەگرم لە کار لە ماڵ لەسەر کۆمپیوتەر ژیر ناوم بێنە تکایە ئارین هیمسێلف کاکە دووسێ کەس سێ دەمێ ناویان بینم لە ئێستاوە برادری خۆشەویستی خۆ من یەک کاکە داستان سەمیر و دوو کاکە داستان لیتۆ چاوتان ماز دەکەم هەم جار لەبیر دەکەم ناویان بێنم لە لایڤەکانی خۆم لە خولەکی 19 قسەم کردیەکە دوایش هاتن وەرنۆسە خولەکی 19 داستان و داستانەکەی بکە لە خولەکی 19 دەتوان سەری ئەو دیمەنە بکەنەوە مامەژی ڕاتسێ لەسەر زنجیری آیفۆن 16 بەلای منەوە بەتنی کامێرە کنترۆل ناشینێتەوە کەستە خۆی مەسەلەی آیفۆن 16 ژیری ئەپڵ ئینتەلیجەنت ئایەکەیە بەڵام ئایەکە خۆی بەردەست نییە جارێ مەیکڕم بێ شێوازە شانی کڕین نییە مامەژیر لۆنگلێکس چۆن بوو بەلاتەوە کاکە محەممەد پرسیارە دەکەم پێم وابی لۆنگلێز باشترین فیلمی ترسناکە لە ماوەی چەند تا 5 ساڵ ڕابردووش توانم قسێ بکەم کەچێکە لە نازارترین فیلمە ترسناک و نەک ترسناک ئەو فیلمانێکەوە ئەها فریلەرن زۆر ناوازێ ئێدە نەمگۆ عەلەمانە دامنێن ئێدە لۆ دەکەیە تو لۆ دەکەی ناوت محەممەدا جێلانی دەنجی خۆشە گۆرانی قەدیمەکانی وەیە ئاجە دەست پێ مەکەن باشە دەست بە عەلەم دانانە مەکەن نەک عەلەم هیچ عەلەمەک هیچ ئاڵایەک ئاڵای کوردستان نییە گەنە دەمگۆ بەس ئاڵای کوردستان دانێن هیچ ئەلەمەک تااقەتی شەڕە بابەتم نییە بە هیچ شێوازێک مەوزوع مەکەنەوە تااقەتی بابەت سیاسیم نییە باسی بابەت سیاسی ناکەم باسی لێدان لە هیچ وڵاتەک و نەتەوەی کوشتێک ناکەم هەموو شوێنەکەم خۆش دەوێ هەموو نەتەوەکم خۆش دەوێ مادەم لە کوردستان دەژین هەموو لایەک بەلای من کوردستانیە و هیدی کۆتایی ئەلفا گەیمینگ دەنووسێ مامەژیر تۆ باشترین یوتیوبەری لە لای من چونکە ڤیدیۆکانت هەمووی پرۆفشناڵ و ماندووبوونی پێوە دیارە هیوادارم هەر سەرکەوتوبی زۆر سپاس گیانەکەم مامەژیر یاری Red Dead Redemption 2 چۆن یاریەکە کە کردت هەستت چۆن بۆ یەکەم جار Red Deadت کرد وەڵاهی Red Dead هەستم چۆن بوو کۆتاییەکەی گریایمە یعنی لەوەی زۆر باسایی ناگریم زۆر تەسیری لە ژیانم کرد و تەنانەت کارکتەری ئارتر مۆرگن تەسیرێکی گەورەی لەسەر ژیانم هەیە بەڕاستی ئێستا حالێن Last of Us و Red Dead پێکمان گارۆڤاریش بەڵام باسی هەست بکەم ئەو دووە تکایە ئاڵای هیچ وڵاتێک دامەنێن تکاتان لێ دەکەم هەر شوەیەک بێ هەر وەزعێک بێت تکا دەکەم ئاڵای دامەنێن تکا دەکەم ئەو تکایەم وەربگرن ئۆکەی ژیر خۆم تو چی هەیە لۆم چیت هەیە لۆم تۆپا هیچ مەکە ڕێز دێ و خۆشم دەوێت کاکە ژیر باوەڕ کە زۆرم خۆش دەوێت ڕێسڵام بۆ تێ کاکە هامە ڕێبوار دەنووسێ زۆر سپاس دەکەم هامەرجیان حامەکینگ دەڵێ ئەگەر پلەیستەیشن 5 نوێ بڵاو بێتەوە دەیکڕی بڵێ پلەیستەیشن 5 پرۆیەکە دەکڕم ئەو دیسان گۆتم دامانێن بەڵێ پلەیستەیشن 5 پرۆیەکە دەکەم تکایە ئەو عەلەمانە دامەنێن تااقەتی یوتیوبم نییە جە هەڵایەکەم پێ بکە ئۆکەی ڕادەگری یوتیوب لۆ دەکەن ئەم زیانم بەرکەوی مامە پڵس یان گەیم پاس وە بۆم هەردووچیان بەڵام ئەگەر پلەیستەیشنت هەیە پڵس واگەر ئەکسبۆکس هەیە گەیم پاس یعنی هەردووچیان سوودیشی گەوریان هەیە بێگومان کاکەژیر ئەو یاریەت کردووە ئینجا گایدن کردووەتە ئەو دەڵە نینجا گایدن یەس بەش یەکەم کرد بەس مامەزانە ئۆتیبی کە زیارەی زۆر ڕاقیە
و کردیشم و یارێکی زۆر خۆشیش بوو. خەوم دێت ناسرس بە یاریکردن دەکەین گۆرانەکانی سێڵدا باجان زۆر تایبەتم بزەبت وایە خۆم زۆر جێ لە گۆرانی تورکی دەگرم کەیفم بە میوزیکی تورکی دێ گۆرانی کوردی تورکی فارسی عەرەبی کەم گوێ دەگرم بەڵام زیاتر تورکی ئینگلیزی و ئەوروپیش هەندێک گۆرانی ئەوروپیشێ بە تایبەتی شاید زۆر جوانە فەیسکەم لای کۆمنتەکان لایک چاوتان ماز دەکەم ئەوە ستایلی نوێی لایڤ ستریمە خۆشەویستان دەبێت بە بیرتان بینمەوە کەوا ڤیدیۆیەکەمان سپۆنسەر کراوە لەلایەن شاهان گەیم ئەگەر حەز دەکەن بۆ منە یاری پلەیستەیشن بکڕی یاری ئەکسبۆکس بکڕی یاریەکانی ناو گەیم پاس تاقیکەیتەوە یاخود پلەیستەیشن پلەس تاقیکەیتەوە توانین سەردانی شاهان گەیم بکەیت لە ڕێگەی تەلەگرام وەربا ئینستاگرام لە ڕێگەی ئەو دووە تۆ دەتوانی کۆنتاکتیان لەگەڵ بکەی بڵێن لەلایەن ژیرەوە هاتوون و بەردەوام ئۆفەری جیاواز پێشکەش دەکەن ئۆفەرەکانیان بەردەوام لە گۆڕانکاریدایە زۆر کات یاریەکان دیسکاونتی خێرای بۆ دەکرێت بۆیە لە تەلەگرام بنووسن شاهان گەیم لە ئینستاگرامیش بنووسن شاهان گەیم و لە کۆمنتیش پینم کردە شێوازی نووسینەکەیان بزانی کەوا بەردەوام چ شتێک گۆڕانکاری بەستات ئەدیت باتە لە تەلەگرامەکەیان جوین بی باشترە کاتێ شتێکات دەینهێرن سپاسی شاهان گەیم دەکەم بۆ سپۆنسەریکردنیە ڤیدیۆ بەردەوامیش ئۆفەری لەو شێوازەیان دەبێت کە ئۆفەرەکانیان بەردەوام ئەبدەیت دەکرێتەوە گۆڕانکاری دەکرێت هەر یاریەکەوە داشکانی بۆ دەکرێت ئەوان باسی دەکەن ئامادەن دەست بە یاریکردن بکەین چێ ئامادەیە مامە ژیر بلاک لیست زنجیرێکی چۆنە بلاک لیستی چێکە لە زنجیرە هەر ڕاقیەکان بەڵام تۆزێک زۆرە دەبی کات هەبی تاوەکە هەمووی بکەی من کەیفم بە تورکیا نایە بەڕای خۆم ئاساییە خۆ کەس نەکوتی دەبی کەیفت پێ بێ لەتەر بۆکست هەیە بەڵێ هەیتم بەڵام جارە ئیسیداریە بۆی باشام نەکردێ خۆشم دەوی مامە ژیر کۆمنت ناخوێنیەوە هەتا بخوێن ناخوێنی لێ دانا تا بخوێنیەوە تانجیرۆ دەخوێنمە بەستکایە ئیمۆجی عەلەمی وڵاتەکان دامەنن لەبەر یوتیوب کاک ژیر یاری لاستەڤەز یان ڕێد دێد ڕیدەمشن 2 دوشتی جیانە بەڵام ئەگەر وەکو چیرۆک باسکەین بگمانی شتێک ناکاتە چیرۆکی ڕێد دێد ڕیدەمشن پاڤێل پلەیز دەڵێ کاکە ژیر یاریە کۆنەکەی پۆکێمۆنت کردووە لەسەر گەیم بۆی ئەدڤانس کەڵەر ناوەڵە پاڤێل جیان ئەو یاریە لەسەر نتندۆی قەدیم نەمکردی بەڵام لەسەر ستیم دێک ئێستا هەمە وەکردم واو ماکسیمل لاینە زۆر سپاس لە ئەڵمانیاوە سەلامم هەیە بۆ مامەژیر و چاوەڕێی گارۆڤوارەکەم چای منی زۆر سپاس ماکسیمیلیانەس ببوورەگە ناوەکەت بەڵە دەخێنەوە زۆر سپاس بۆ نردنی 2 پاوەند لە 2 یۆرۆ ببوورە لە ئەڵمانیاوە سەلام مامەژیر و چاوەڕێی گارۆڤوارەکەم سپاس بۆ نردنی سەپۆرت و خۆشەویستیت هیوادارم منیش ساڕوانی گادەڤار دەکەم ئینشاءڵڵە دەیبینین بەڵام وەکوتم ئەوە تەنیا پێشبینیە هەتە دەنگۆ نەبووەکەوە لەم ئیڤنتە گادەڤاری تێدایە بۆ یەش تکا دەکەم پێشبینیتان زۆر بەرز مەکەنەوەکەی لە شوێنێک بیهێڵنەوە مامەژی لە نزیکەوە قۆستری دەزانی ماشەڵڵا ئێستا زانیم قۆڵ بڕاوە توحفەی توحفە مامە زۆر سپاست دەکەم کاکە زان میستی سپاس بۆ سەپۆرت و خۆشەویستیت دەڵێ ئاوڵ دەڵێ یوتیوبەرێکی زۆر ئازیز و خۆشەویستی و لەگەڵ زۆربەی یوتیوبەرەکان خۆت گونجاندووەوە گوبرایەکی بەڕێز هیوام وایە بگەی بەوەی کەوا ئەتەوێ و خودەکار داسام بکە و هیوادارم ئەولادی داهاتوت وەکو خۆت ساڵح بیبرا زۆر سپاس مەمنۆن بە کۆمنتەکەت هەردی عەبدوڵڵا دەڵێ مامەژیر بەڕای تۆ گارۆڤواری تێدایە هیوادارم تێدابی پێشبینیە لەوانەیە تێدا نەبی بەڕێژێکی زۆرش تێدا نابی بەڵام ئەگەر تێدا بوو دڵخۆش دەبم زۆر لەبەرەوەی لە مێژە چاڕوانی ڕیماستەری بەشی 1 و 2 3 ئەوە گارۆڤار ئەسنشنم لە بۆ پلەیستەیشن 4 و 5 هیوادارم تێدابی دەنگۆ هەبوو سەرەتای ئەم ساڵکەوا لە ڕیماستەر کردندا هیوادارم لەو ئیڤنتە ببین چکە بەڕاستی گارۆڤار تێدا نەبی یانەوە ئیڤنتە زۆر خراپ دەبی بەڕاستی یان نەک مەسەلەن گارۆڤار نە مەسەلەن یاریکی تاڵ جیاوازە نەکەرەوە یاریە تەبیعانەی کە ئەم ساڵ بینیمانە لە پلاندایە سەیری زنجیرەی فڕۆم بکەی ئەڵقەی یەکەم بینی
زۆر سنجڕانیشان بۆش کاتم پێی نەکوش بەڵام سەیری پەنگوینم کراوەیان ئەڵلقەی کەمی The Penguin ئەوەی کە لەسەر جیهانی باتمان دروست کرایە کارکتەری پەنگوینی تێدا بەجددی نازدار بوو ڕێک زنجیرەی سۆپرانۆ و مافیاکانە بەڵام لە جیهانی باتمان زۆر ناوازە بوو و زۆریشم پێخۆش بوو ڕاتچیە لەسەر یاری Resident Evil 2 یەکێکە لە یاری هەر ناوازەکان ژیر دەنگ بەچێ دەدەی 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 گەیمەر 1 من پێم باشە نەمگو عەلەمی دامنێن عەلەمی ئەمریکا لۆ دانایە چاوەکەی چاوم دڵەکەی دڵم ئاخر عەلەمی پاڵەستاینی لەگەڵ LGBT پێکەوە کو دەبی گیانەکەم زۆر جەمپە دەنگ بەچێ دەدەم پێم باش من باس سیاست ناکەم بەڕاستی من پێم باشە هەمووتان بەشدا ئەو کەسانی کە دەتوانن بەشداری دەنگدام بکەن چونکە حەقێکی شەرعی خۆتە حەقێکی هاونیشتیمانی خۆتە پێویستە بەشداری دەنگدام بکەی و دەنگ بەچێ دەدەی ئارەزوی خۆتە و بە پێشم وایە کامە لایەنت پێ باشە و کامەکانت پێ باشە دەنگ بەو بدە بەڵام هەر کەسە و هیوادارم ڕێز لە بڕیاری یەکتر بگرن هەر کەسە دەنجی بەچێدا حکمی لەسەر مەکەن هەر کەسە و ئایدیا و بیرۆکەی جیاوازی هەیە یکیۆ دەڵێ مامژیر جاوی پیاوی فەقی نالێتەوە تا ببوورە گیانەکەم بە قورعان کۆمنتەکان زۆرن لەوانێ دالێبن دەکەم نتوانم هەمووی بخوێنمەوە شتانێک کە زۆر مەسەلەن چۆن دەڵێ دەکەوتە بەرچاوم ئەوان دەبینی مەگەناوەڵا هەوڵ دەدەم ڕاشی بگرم خەریکە شێدە بە میتوبەری کوردی یاری جیاواز ناکەن کاتێ سێکی بۆ یاریەک دەکەم تۆزێ بە ناوبانجی کەمترە چاوێرەکانی تر هیچ کوردێک نبینم کردی بێتی خۆی کێشەکە ئەوەیەکەوە یاریەکە گەر ناوبانجی نەبوو یوتوبەرێکیش کردی بینەری نەبوو کابرا ناچارە نیکە لەبەرەوەی چناڵی یوتیوبەکەی ڤیدیۆکانی دیکەی ڕەکەمەند نابی بۆ خەڵکی کابرا زەرەر دەکات ئیدی بۆ کاتی خۆی بە فیڕۆ بدات چکە هەموو یوتیوبەرێک لە بۆ ڤیو کار دەکات ڕاستە کوواڵەت گرینگە بەڵام ئەگەر ڤیوی نەبوو چناڵی یوتیوبەکەی بەرەو لاوازی دەڕوە دەگەرێتەوە سەر سەپۆرتی فانەکانی بەڕاستی فانەکانی چەند سەپۆرتی و کەسە دەکەن کاتێککە یاریشی جیاواز تاقی دەکاتەوە مەسەلەکە هەرەمیەوەیە یاڵا ئامادەن دەست بە یاری بکەین تکا دەکەم دوگمێن لایک گەشت تاوە کوێستا نەگەیشتوینتە یەکەی لایک یاڵا دوگمێن لایک 570 لایکە یاڵا تکا دەکەم دوگمێن لایک لەبیر مەکەن یوسف دەڵێ نام بخوێنە وە نام خوێندەوە گیانەکەم تکا دەکەم دوگمەی لایک سەبسکرایب لەبیر نەکەن بارەس پێ بکەین چنیە ناو یاریکردن دەنگ باش بوو ئەرێ یاڵا با دەست بە یاریکردن بکەین کۆمنتشتان دەخوێنمەوە سەبر بەڵام حەزشم لێیان دەک یاریستی سکایلایم بکەین چکە خۆم ئەو شۆ هەردەم کرد هەر بەنیاز بووم وەڵاویشم نەبە هەردەم کرد Resident Evil 9 بەڵێ هیوادارم سێرۆ میوزیک دەڵێ سڵاو لە K24ەوە لەگەڵتم سێرۆ میوزیک لە K24 داوام دەکەی لۆ من ئاگامرێنیەت لێ داوام دەکەم من 8 ساڵ لێ داوام دەکەم لۆ تم نەدیتیم ناوچیم اوكي ستي سكاي لاين لا فيديو رابردو صدقني بعدين في صار سكن لك نقول هي بس لك مني
اوكي لە ڤیدیۆ ڕابردوو لە ناو بیابانەکە شارێکی بچووکمان دروست کرد بەڵام هەندێک کێشەی تێدایە شارەکە بە تایبەت لە دەستدانی پارە وەکو دەبینین 5,000 دلاری لەدەست دەرین هەفتانە هێشتا دەبی ئەوە چاکەین ئەوە چۆن چان دەکەین بە کۆکردنەوەی پارەی زیاتر ئەوە نام کێشەی کارمەندیان هەیە بەڕاستی هێشتا نازان بۆ کێشەی کارمەندیان هەیە خەڵکێکی یەکجار زۆرم گواسیتەوە ئێرکوانە ئۆکەی دەمەوێت ئیژەسە ئێرەش بکەین بەڕاستی ئێرە نازان بیکەمە چ یەک لە کۆمەنتی لە بۆم بنووسیم پێتان باشە ئێرە بکەمە چ ئەو وەکو بڵێن نێزێکی کە بەربوویتەوە ناو بیابانەی و گۆماوەکی بچوتشی لێ پۆندێکە گۆماوێکە سندە ئاوەکە زۆر ناجوڵێت تەنیا لەگەڵ بای دەجوڵێ و دەتوانین بە تونێلێک بە ناویدا بڕابێتە خوارەوە شوێنی بیکەمە شوێنێکی گەشتیاری یان بزەبت نازانم لێرەش جەنگڵێکی بچووکمان هەیە ناو دارستانە بزانین لێرە وەزعمان چۆنە ئۆکەی پارە پەیدا دەکەین بەڵام پارە پەیداکردنەکەمان زۆر لاوازە ناشمەوێ کۆمەرشاڵ زۆر بکەم بەڕاستی چکە کۆمەرشاڵ کێشەیەکمان هەیە لە کۆمەرشاڵی پێویستی بە کارمەندە بە بەردەوامی ئەوکو دەبینەوەنە کارمەندی زیرەکیان دەوێت شارەکەشمان زۆر نوێە بەڵام بابزانین مەجای چیمان هەیە هەندێک ئۆفیس بە بڕوای من هەندێک ئۆفیس لێرە دروستکەم جا زەردەکە ئیندەستریە واتە دروستکردنی کارگەیە شینە کاڵەکە ئۆفیس زۆنە واتە ناوچەی ئۆفیسە ئۆفیسی کۆمپانیا ئەوشتانە گرینگە ئەوەش لە شارەکەت هەبێ دەبینین چکە نیمانە زۆر بە سەری ئیش دروست دەبێت بزانم چکە ئۆفیس زۆر گرینگە یەک لە بۆ ئەوەی خەڵک کاری تێدا بکە دووش باز دەدەن ئەو بازە وارد لێ دەکا بە ئەو بازە وارد لێ دەکەکەوە بە بەردەوامی پارە زیاتر کۆکیتەوە بەردەکان ێرە زۆر جوان دەزانین هەندێک بەردی زۆر جوان تێدا دەشتوانین دەستکاری شام کەم هێشتا بەڵام خۆی عیبی نییە واو ئەوە چیەوە ئەسپە چ ئاژەڵە گوبێردا ڕۆی بزانین چ ئۆفیسێکمان بۆ دروست بوو ئۆفیسی چیەوە ترایدنت ئەکاونتینگ ئۆکەی ئۆفیسێکی ئەکاونتینگە واتە حسابات شتە کەستمەر سەرویس ئۆکەی کەستمەر سەرویسەوەش کاری خەڵکی ئاسان دەکەن سلوشن ئینک کۆمپانیای ترایدن ئەکاونتینگ ئۆکەی خراپ نییە 4,000 دلار لەدەست دەدەین هەفتانە هێشتا دەتوانین باشتری بکەم بەڕاستی هێشتا دەتوانین کاری لەسەر بکەین با دەست بە دروستکردن بکەین یەڵڵا بۆ ئەوەی شارەکەمان فراوانتر بکەین دەتوانین ئەو بەرەش بەکاربێنم بەس بزانم ئۆکەی دەتوانم ئێرە دەنگ زۆر نزمان دەتوانم لێرە شارەکەمان هێشتا گەشەی پێ بکەم بەڵام دەبی ئاگاداری سکێ قیتارەکەشمان بین لە هەمان کات چکە سکێ قیتاری ناکرێ وێران بکەین ئەو چی بڕوخە ئاسمان بەردام شت دەڕوخێ لە شارەکەم ئۆکەی خواست دەسەر شوێنی بازرگانی هەر هەیە ئەوە شوێنی کارگە هەر هەیە بابێن کارگەیەکیان بۆ دروستکەم بزانین مشکلی ئاو کارەبایان هەیە بەڵێ ئاویان دەوێ ئۆکەی معمەلێککە با لێرە دروست بێ خراپ نییە معمەل باشە دەتوانێت ئەو کارگانە باشن دەتوانن داهاتێکی باش و شارەکەمان پەیدا بکەن کە سەرێکی ئینکەم ئەوەی یەکەم ئەولایە ئینکەم ئەو پارانەیەکەوە لە بۆت دێ ئەکسپێنسیش ئەولایەش ئەو پارانەیەکەوە سەرفی دەکەین 19,000 سەرف دەکەین هەفتانە 15,000 پەیدا دەکەن هەفتانە زیاتر لە 1,000 دلار لە ڕێگەی کارگەوە پەیدا دەکەم کەواتە خراپ نییە باشە ئۆکەی ئێستاکە زیاتری کەین هێشتا پارێکی باشترشمان بەدەست دەکەوێت نەفتەکەش خراپ نییە نەفتی شەر دەردێ بزانم چەندی بەرهەم دەهین نەفت 230 بەرمیل دەردەین لە هەفتەچی 99 تۆنیش لە گەوهەر لە ژێرزەوی دەریدەینین بەڵام مهمترین شت دروستی بکەم بەڕاستی فارمینگە واتە چێڵگە ئێرە مەجای چێڵگەی زۆر تێدایە بەڵام لێمانەوە دوورە لە شارەکە مەگە لێرەش دایبنێم خەڵک زۆر بە کەمی دێ
بەس بزانین دەتوانین ڕێگایەکە خۆش بکەم ڕابا ڕێگایەکە خۆش بکەم چکە میهمات و بتانی وا لە خەڵکی بکەی بێتە شارەکەت ونیە ینی چۆن دڵی بەرهەمی کشتتوکاڵی دروستکەی ئۆکێ بە هەمووی دەکەمە ئەو قیاسە لێرە نقطەیەک وەردەگرم تاکو ئەها شەقامێکیان بۆ ڕاکێشم ئاهاتەم شای مەکە ناشرین ئێستا چای دەکەم بەس جارێ چای دەکەمەوە باش ئاهاتەم شامەکەن ئۆکەی دەزانم کوف کردەکەنەوە ژیر زۆر ناشرینە ئاینەوە بەس دەبی ناچارین سەرەتا بەو شێوازەیبی ئەبی هەموو شەقامێک وشیان بۆ ڕاکێشم چە دەتوانین دەستریش ڕاکێشین پێویستمان بۆ حاڵەتی هەر نابێ بەڵام توا بیکەمە دەسر باشتر نییە زۆر ناشیرم بوو ئەکەی با چاکەینەوە زۆر داوای لێبردن دەکەم ئۆکەی داوای لێبردن دەکەم ناشیرنم کرد دەزانم بەس چای دەکەینەوە تا پێمان بکرێت چای دەکەینە تا پێمان بکرێت اوكي اوكي جا ئێرەشمان هەیە ئەوەش تقریبا نەرم دەکاتەوە خاکی قیاسەکەی وەردەگرتەوە تەبیعی چایکاتەوە با چایکەمەوە ژیرە تو هیچ نازانی نزار نووسیتی زۆر سپاس دەگەم ئۆکێ خراپ نییە دەتوانین ئیش لەگەر ئێرە بکەین با ئێرە تۆزەشکە چاکەم اوكي بابين چێڵگەیەک لێرە دروستکەین بەو شێوازە شەقامێک ئەزە دەتوانین بە کەرڤ بیکەم ئەوە شێوازە بێ بەو شێوازە ئاها ئەو لایەش جوانە خراپ نییە شێوێش سەرنجا چێشی دەبی نامێ هەمووی بەیەک بچی کاتێک لە دوورەوە سەیری دەکەی زۆر زۆر جوانە واو ئاگر ئۆکەی پۆلیسی ڤیا کوشێنەوە وەرە زوو باش بوو گەیشتی ئۆکەی بینەوە چێڵگەکەمان پێویستە شەقامێکیشی بۆ ڕاکێشم شێوازەی دەتوانین ئۆکەی ئەوە
ئۆکەی چێشەمان نییە دوای توانین جوانتریش بکەم هێشتا ئەوە لەگەڵ شەقام بەستایتمانەوە جا بابێن تەحدیدی بکەم کەەوە ئێرە بکرێتە شوێنێکی کشتتوکاڵ ئۆکەی سەرەتا کارە باشی پێویستە بێگومان جا بۆ دابینکردنی کارەبا دەبێت ئەلیڕەڕە خەتێکی بۆ ڕاکێشین شاهان گەیم سڵاو لە کاکە ژیری گوڵ زۆر زۆر سوپاس شاهانجان شاهان گەیم بێگومان سپۆنسەری ئەم لایڤ ستریمەمانە ڕێگەی شاهان گەیمەوە دەتوانن یاریەکان پلەیستەیشن پلەس گەیم پاس بەنرخێکی هەرزان وەروەها یاری کرێشیان هەیە تۆ توانی بە ماوەیەکی دیاریکراو یاریەکان بەنرخێکی زۆر هەرزان بە کرێ وەربگری ئۆکێ ڕەند مۆن زۆر سپاس بۆ ناردنی $2 ژیر بەم دەستە ئایرۆن هۆم لە بەم دەستە ئایرۆن هۆم لانستەرم بیرکەوت بەم دەستە ئایرۆنا هۆم لانستەرم بیرکەوتەوە دەستەکەی بنا پلاتینیۆمی تێدەیە دەرێ ماڵی لانستەرم بیرکەوتەوە وەکوگەوەی گەیم ئۆف ترۆنزی ئۆکەی بەڵام هەندێک خزم زاریشمان دەوێت لێرە هەبی بۆ نمونە کلینیکم ناوێ بەڵام پۆلیس و ئاگرکوژێنەوەدان پۆلیسیش نەجارێنا بەڵام ئاگرکوژێنەوەیەک هەبێ خراپ نییە ئەگەر ئاگرێک لەو چێلگانە کەوتەوە با دەست بە بنیاتنانی چێلگەکان بکەین ئاویشی دەوێت ئۆکێ بیرم کرد ئاوەکەی بۆ ڕاکێشم داوا لێبردن دەکەم زۆر داوا لێبن دەکەم چێلگەکی زۆر جوان دەبی و داهاتێکی زۆر باش بنەوە بەدەستدەێنی بەس سیرکەن بزانێت سە چی بەسە دێتەوە بەو شێوازە ئۆکێ ئێستا هەموو شتێک ئامادەیە ئۆکێ یەکەم چێلگە دروست بوو پاڤێڵنۆک دەڵێ کتێبی جۆرا مارتن بینی لە پشتی خۆت کامەیە ئەمە کتێبی باڤڵجان با پێم نیشان بدەم ئەمە کتێبی ئایسن فایرە یەکێکە لە کتێبە ناوازەکان پێم بێت ئایسن فایر The World of Ice and Fire چیرۆکی جیهانی ناوجیهانی ئەوە دەجێڕێتەوە پێ دەڵێن سەردەمی هەموو سەردەمەکانی گەیم ئۆف ترۆنزی بەڵام بە سەردەم پێداچی وەکو کتێبێکی مێژوویە بەڵام لە جیهانی گەیم ئۆف ترۆنز پێمان شتێکی لە بابەتەیە یعنی چیرۆک نییە زیاتر جێڕانەوەی زەمانەکانە لەو زۆرە ستایلێ ئۆکێ یەکەم چێلگە کە دروست بوو ئەو چمان دروست کردەمە تاوامان کردیە نەو غەڵەتم کرد دەبیرم کرد چێلگە دابگرم دەبی بیکەینە چێلگە معمەلی تەبیعی دروست بوو معمەلی تەبیعیمان ناوێت کەیان گۆلاکەون چۆن لەگەڵ مامەژی قسە بکەم دیار یاسین دەڵێ ئەگەر ویست قسە لەگەڵە من بکەن هەر کامتان ئیشێکتان هەبوو کارێکتان هەبوو ڕکلامتان ویست یان پرسیارێکی شەخسیتان هەبوو نامە بۆ ئەم جیمێڵم بنێرن ئەمە تایبەتە بە پرسیار ناردن ئاسک ژیر @gmail.com ئەوە لە کۆمنت دەبناوە تکا دەکەم دوگمەی لایک لەبیر نەکەن ئۆکێ یەکەم چێلگە دروست بوو ئەوە هیچ هەر شتە لا نەکەتیە ئێستا لا دەکەوی بەلۆنسینە جوس پرس ئەوە دروستکردنی شەربەتە ئەوە دروستکردنی فروتە جا خۆی وا باشە لە نزیکی هەر چێلگەیەک ژیان هەبێ بۆیە دەتوانین لێرە شارۆچکەیەکی بچووکیان بۆ دروست بکەم نزیک ئاویشە دەتوانین شارۆچکەیەک لێرە دروستکەین بۆ ناتوانین بەسەرتا دەبێت ڕاستی کەم بۆ گە بمانەوێت شارۆچکەیەک لێرە دروستکەین
وانە تاین شارۆچکێک لە دەو ئەو ئاوە دروستکەم شارۆچکێکی بچووک بچووک زۆر گەورە نار بچووک وایە دەتوانم بۆ ناتوانم ئێرە وەزعەکە باشە وەزعی ئێرە زۆر زۆر باشە ترافیک وەزعی کووە ترافیک وەزعی باشە ئۆکێ شارۆچکەیەکی بچووکی بە ئەلێرە دروستکەین بەڵام سەرەتا دەبێت ئاردەکە ڕاستکەم بەو شێوازە ئەوانش چا دەکەمەوە دەبێت دەستێکیشیان بۆ دروستکەم بەڕاستی اوكي از عقلم ئێرە ناگرێ ئێرە تۆزێک لارکەینەوە لار ئێرەش توانین لە مستەقبل بکەینێت چێلگەیەکی دیکە هەلی کار هەبێ لە بۆ خەڵک تاوەکەم چێلگەکە بوژێتەوە وام خەڵکیش نزیکی چێلگەکە بژێ ڕقایەتی تۆزێک کەم بکەینەوە ئۆکێ زۆر زۆر باشە چێلگەکەمان وەزعی چۆنە چێلگەیەکی باشە ئەها چێلگەمان دروست کرد پارەکەمان بۆ چەند بۆ 1000 دینار ینی 1000 دلاری هەفتانە سەرف دەکەن زەرەری ئێستا کەم تریش دەبتەوە کاتێک چێلگەی زیاتر دروست دەکەن جا بین چێلگەیەکی زیاتر دروست بکەم ئەلێرە دەتوانین بەو شێوازە زاگەداربی نابی زۆر زۆری دروستکەی لە بەرەوەی وەختی هەلی کارت کەمترە ئۆکێ بابین لێرە شارۆچکەیەکی بچووک دروستکەم خەڵکی تێدا بژێ دەمانەوێت لێرە بستە ناو چێلگەیەکی دیکە لێرەش خەڵک بە ئاسوودەیی بژێ سەرەتا بابین ئەمە ڕاکێشم ئەها بهێنین بەو شێوازەی ئەوە شێوازەی ئەوە شارۆچکەیەکی خراپ نییە هەندێک گەڕەکی بچووکیان بۆ دروستکەین
اوكي هذا بين لنا اوغركانا دەبێ هەندێک هێڵی لەو شێوازەش ئەنجام دەین. زۆر باشە، شارۆچکەیەکی باشە، خراپ نییە. ستەیت پلەی هەندێکی کە دەست پێ دەکا ڕێ ماوە جارێ پێم وابی لە 12:30 دەچینەوە ناو ستەیت پلەی چل دقەیەکەوە یاری دەکەین یەک دەست پێ دەکا بەڵە 12:30 دەچینەوە لایڤ ستریم. ئەوکەی بزانین ها داوای هەلی کار دەکەن. ئەوکە ئێستا هەلی کارتان لە بۆ دابین دەکەم هیچ کێشەمان نابی لەوەی سەرەتا بابین ئاویان بۆ ڕاکێشم. یوهارە باشترە پێم وابی. تا ئەگەر بکەوتە ناو بازنەشینەکە یعنی ئەو شوێنە ئاوی دەگاتێ. کارە باش کارەبای توانین لێرە وەگرین. لێرەش وەگرینەوە. ئۆکێ چۆن لێرەش وەردەگرین بە دانانی بخۆتە دەزان حەزم نەچیە حەزم لەو بەزمەیە. کارەبایەکەم بەدڵ نەبوو زۆر ئەستا تەواوە. ئۆکێ ئێستا دەتوانین خەڵکی داوات کەین بێ لە شارەکەمان بژین بەڵام سەرەتا کلینیکێک بەشی چەند دەکەوە ئەگەر لێرە دانێم ئەلێرە باشترە ها هەدێکە سەخت خارجیوی بەش ناکەم. اوكي مشكلة نيا كلينيكا چی لێرە دادنین هۆسپیتاڵی دانین هۆسپیتاڵ زۆر گەورەیە پێویستمان بە هۆسپیتاڵی نییە کلینیکێک بەسە مشکلی کارەبای دەبی ئێستا کارەباشی لە بۆ عیلاج دەکەم مەیتشۆرێکیش تابخانەی سەرەتاییەک لێرە قوتابخانەی ناوەندیەک ئالێرە چیت کەمان دەوێت ئاگرکوژێنەرەوە چی گەورە ئەلێرە و بنکەیەکی پۆلیسیش تقریبان ئالێرە بەس کارەبا ناگاتەوێ جارێ ئەویان لە بۆ دادنی کێشەمان نییە جارێ هەتاوەکو جا هەندێک دوکانیشمان پێویست دەبی بێگومان تایبەتی ئەلەو شوێنانە ئێرە دەتوانین بکەینە دوکان بەس کێشەیەکە دەبی دروست دەبی وای چاکەینەوە
بزانین چ ڕوو دەدا بزانین خەڵک دێن کارەبات لێ توش دێ با وەڵامیان دە پرسیاری بدەینەوە تا ئەوەن دێتەوە سەیری فیلمی سیجین کردووە ناوەڵڵا نەمدیتە فیلمی سیجین کاک ژیر تا چەند لە یاری تێکن باشیت وڵی زۆر خراپم خەتم لێ ئەکوژێنەوە مامەژیر دەمەوێت یاری Call of Duty Black Ops لە لاپتۆپ تاقیکەمەوە فری وبسایتێکی نابێنێن بە ناوی Fitpack Girl لەوێ دەتوانی هەموو یاریێک لەسەر PC بە خۆڕایی داڵۆن کرد Fitpack Girl ئۆکەی بە حەدیقەیەکیشیان بۆ دروستکەم منداڵ و شت لە خۆیان بتوانن بێن یاری بکەن کارەبا باش ناکەم هەکەی دانێش کەشتانەوە دادنە مشکلێن نە هەتا کارەبای ئەو لایە دەگاتێ چێشەنی عیلاج دەبێ لێرە وەزعکوە وەزع زۆر خراپە هەمووی داوای کارمەنی دەکەم جانەکەم کارمەندەتان گاتێ بەس سەبرێکتان هەبێت سەبرێکتان هەبێت کارمەنیش دێتە لاتان ئۆکەی داخوازی لەسەر کۆمەرشاڵ گەلەگەلێ زۆرە شوێنی کۆمەرشاڵ ئەو بۆچی واو ئەو کۆمەرشاڵن چێ ڕاگەیشتنێرایەوە ئۆکەی جارێ ئەوەش بۆ ئێوە دادنم بەزە تاوە کارەبایەکە دەتان گاتێت چکۆم هەت چاوەڕێمە کارەبا لێرە بگوازرێتەوە ها ئێرە بگاتە ئێرە گەی شتێکوانە چێشەمان نامینە ئۆکەی دەتوانین هەندێک کۆمەرشاڵ ژێرە دابنێ ناوڕێن هونیە بۆنە هەندێک کۆمەرشاڵ دوکان و شت هەلێرە دابنێم بە تایبەتی ئۆفیس بەڵام بە گەورەی نا مثلا ئەوەندە دەتوانم کەمە ئۆفیس کشتتوکاڵ پارەیەکی زۆر باش لە بۆ پەیدا دەکات ئێستا سەرفکردنی پارەمان زۆر بۆ لەبەرەوەی ئەگەر سەیری بکەین ئیشمان زۆر کردیم مەسروفمان زۆرە ئەمە مەسروفارام کەم دەکرێتەوە جا ڕێگایەکەش هەیە بتوانانی بە گەورەی ئەو حالە هەمووی بکێک کەسک و ڕنگ و تەرتیباتەوە شتانە جا یاریەکە ڕادەگرم هەمووی تهدید دەکەم شوێنی نیشتە جێبوون ئۆکەی پێما بیزنەمە جا دێین هەندێکی لا بدەین ئامەسە نامێ ئێرە بەکار بێ بکەینەوە فیڵ باشترە هێرەژمایە و هەندێکیشیان دەمێ
بیکەمە شوقەم بە چارگۆشەی لا دەچی لایان دەدەم و دایان دەنێمەوە ئۆکێ دەست پێکەوە کارەبا گەیشتێ ئۆکەی زۆر زۆر باشە تو لاسۆ بەزمای بگاتە ئەو لایە ئۆکەی ئۆکەی هەتا ئێرە چا دەبی ئەو شوێنەمان گەورەتر دەبی پێم وابی دەتوانین چێلگەی دیکە دروستکەین جارێ یا قەسی دیکە یەقی زۆر نا مەسەڵەن لێرە 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 بزانین فارمینگ 1 هێکتەرمان هەیە عیبی نییە ئۆکەی بینەوە سەر شارە گەورەکەی لێرە وەزع چۆنە وەزع باشە لێرەش خراپە ئەو چی بڕوخە؟ ئارێرەیە کێشەمان لێرە هەیە بەڕاستی نازانم لۆ لێرە ئێرە قەت سەری نەگرت ئێرە سەری نەگرە بازارە دایمەن کێشەی هەیە بازارە خەڵکی زیرە چی دەوێ ئێوە وەڵڵاهی خەڵکی زیرەک بزانم وەزاکەمان کۆڕاوست خەڵکی زیرەکی دەوێ ئۆکەی زیرەک 4500 کەس تەخەڕوجی کردی لە جامیعی بەس پابلیک لایبرەریم نییە ئەگە پابلیک لایبرەریەک و کتێبخانەیەکی گشتی دروستکەم لەوانەی خەڵکەم زیرتر ئۆکەی یاڕەنسەری پارە بکەن هاتەوە 800 دیناری 800 دۆلاری زەرەر ئەگەر بێت و پابلیک لایبرەرێکی دروستکەین معنەی خەڵک زیرەکتر بی بەس پابلیک لایبرەرێکی دابنێم ئێرە زۆر زۆر باشە بەس شوێنەکەمان گیرەیە ئێرەش نابی ئێرە دەبی واو جێم دیتەوە ئێرە هیچ عیبی نییە خەڵک دەبی زیرەکتر بی ولی پابلیک لایبرەریم لەدانەنا ئەو شێ باڵەخانەکەشە شوێنێکی وەستانی ئۆتۆمبیلیشی با لە بۆ دابنێم وەزع باشە لێرە کەی کارەبا نەگەیشتە ئێرە هەتان گاتی ئینشەڵڵا کەی شوێنێکی تێنز لێرانە هەندێک حەدیقەیان لە بۆ دابنێن بەڕاستی ئێرە هیچی لێ نییە کارەبایشمان ناوێ چی دیکە شارەکە کە شەی دەکە خراپ نییە چێلگەکەشمان شوێنی خراپ نییە ئەگەرە دوورەوە سەیری بکەین جوانە ئەگەر ئەوهایش سەیری شارەکەمان بکەین ها لە ئاسمانەوە لەولایەش جوانە شارەشی جوانمان دروست کردێ بەڕاستی
وایە ئۆکێ زۆربەتان کەفتان بۆ یاری نایە لای بدەم هیچ کێشە بەس دەبێت پێشەوەی بەجێ بێلم با سەیڤێکی بکەم و دەمەوێت ئەم شایەکی شارە گەورەکەی خۆشم بکەین چیان بوو شارێکی زۆر گەورەم هەیە زۆر ئەوە بوو ئای شارم گەلە زۆرە پێم وابی ئەوەیانە کاتخوا شارێکی زۆر گەورەشم دروست کردێ پێشەوەی بینە سەر قسەکردن دەست بە قسەکردن دەکەینەوە ئێستا سەرێکی ئەو شارەشم بکەن ئەوە زۆر لە مێژە خەریک بووم ئەو شارەی سیرکەن 50,000 کەس تێدا دەژی شارێکی زۆر گەورەم دروست کرد ئەوە من لە چەند شەوی ڕابردوو یعنی بە چەند شەوەکی نەک لە شەوی ڕابردوو ئەوە بە دوسێ شەوی ئەو شارە گەورەم دروست کرد ئەو منتیقەیە هەمووی مەعمەل و تەرتیباتە لێرە خەڵک کێشەی ئەوەی هەیە دەنگەدەنگ زۆرە یاریگام لە بۆ دروستکردن ستادیۆمەکی دیکە ئەوە چێلگەیەکی دیکە ئەوە پڕبییتەوە باشە بەتاڵیکەن لێرە شارۆچکەیەکی دیکەم هەیە ئەسە چیایە بەرزێ لێرە شوێنێکی دیکەی گەشتیاریمان هەیە و پاپۆر هاتسۆی دەکە ئەو شارە زۆر خەریکی بووم بەڕاستیان تەمشای خوارەوەکەن 29,000 دۆلاری هەفتانە تاقی دەکەمەوە 29,000 دۆلار هەفتانە لێو شارەی زۆر قازانج دەکەم ئەوە شارە چیان دانێش کەتان پێپشاندەم بزانم ئەوە تا چەند دەرچوویمە لای دەهیز نییە دەڵێ لای دەهیز نییە ئۆکەی ئەستا دەمشە هەندێک ترەیلەری دەکەین ترەیلەری خۆش یاری ناوی یاری ستی سکایلانە ئەمزانم ئەوە لێرە چم کردیان ئەوە چیان شارمە ئەو شارەشم زۆر گەورەیە تەمشاکە ناوڕێنە ها چم کردی ئاسمان بەس سیرکەن لێرە شارە ئەساسیەکەمە باشە شارەکەمە چەند گەورە بووە لێرە گەڕەکێکی دیکەم دروست کردیە ئەوە 90,000 کەس تێ دەژی ئەو شارە زۆر زەبەلە ئەوە چەند شەوێک خەریک بووم وڵای لەوانە هەفتەیە خەریک بووم سیرکەنە زۆر گەورەیە لێرە دسرێکم دروست کرد خەڵک بێتە یەکوانە ئێرە دورگەی ژیانە خۆشیە خەڵک لێرە لە خۆی لەو دورگەی دەژی هەم شوێنی بۆستانی کەشتی هەم خۆشە وەکو دەبینینە هەمە شەقامە و تەرتیباتان دروست کردیە و ئەوە دورگەکەمە ئەوە دورگە نیە ئەوە شوێنێکی دیکەیە هەمان شێوە لێرە چێلگەمان هەیە نەفتە لێرە دروست دەبێ ئەوە لێرەش مەعمەلە مەعمەلی نەفتەکەمە زۆر بە گەورەی دروستم کردیە سیرکەن ئەوە ئاوی پیسە ڕەنکەم زەرد کردبوو چکە مشکلێمە بە ئاوی پیسە چۆ لە ماڵان ئەوە شارێکی دیکە شار لەو بەری دروستم کردیە ئەوە چێلگەیەکی چکەیەم ئەوە چێلگە چکەیەم ئەوەیان زۆر گەورەیە بەڕاستی زۆر گەورەیە خەریتەکەش زۆر جوانە بەس تۆزێک ئاڵۆزم کردیە زۆر ئۆکەی دەزانم شێختانە ژیر نمە با یاریەکە لادەین بینەوە سەر کۆمنتی ئێوەی خۆشەویست بەڵام پێشەویست مەسە کۆمنت دەمێت سەیری هەندێک شت بکەین کەوا ئەگەرێکی زۆر ئەگەری هێتەی دابی با بێمەوە سەر یوتیوبی اوكي كمان whatever okay state of play
وەختی ماوەزارە دەست پێ بکات تا ستەیت ئۆف پلەی دەست پێ دەکەم هەندێک یاری هەیە کەوا پلەیستەیشن باگەرێکی زۆر ئەم شۆ پیشاین دەدەم واو سۆنیک شادۆز لە ئێستاوە ترەلێری هاتیە It is time to awaken the ultimate life. Welcome to the world, Shadow, the head. ڕاستم ببورن سەچای دەکەم ئەوەی دەبی بکەمە دای لێ بردن دەکەم زۆر دای لێ بردن دەکەم تەوان بەس بەدەوە ئەوەی چاکەم ئەک It is time to awaken the ultimate life. Welcome to the world, Shadow, the hedgehog. The promised time is nigh upon us, Shadow. Soon you will be mine. Black Doom. I destroyed you once. I will do it again. No more mistakes. We'll finish this here and now. The promised time will arrive once more. I'll take this power and use it as my own. I shall put your power to the test. This time, I will crush every last one of them. He is a warrior, a destroyer. Yes, the warrior that will destroy you. Maria? Okay, Shadow, Sonic Shadow Generation. ئەوە یاریەکی نوێی سۆنیکە پێم مابی لە 22 مانجی ئۆکتۆبەر بڵاو دەکرێتەوە پێم مابی یاریەکە ڕیمەیکە پێم مابی هەزم دیتان یانەتان دیتە یاریە دیتان بێمە سەر یاریێکی دیکە زۆر حەز دەکەم پێتان نیشان دەم ڕۆژێ ترەیلەرەکەی بڵاو کرایەوە کانی یاریەکە گەیم پلەی زۆر 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 جوانە زۆر هات تمشای چەو یاری بکەم ئەو یارێکی نوێیە بە ناوی Ballad of Antara پێم مابی لە ستەیت ئۆف پلەی ڕابردوو ترەیلەری یان بڵاو کردەوە
جەماعەتی چات ئەو یاریتان پێ چۆنە 不停的哭。 یاریشی زۆر جوانە وایە 总算到了，小家伙，接下来就靠你了。 ئەو یاریە زۆر جوانە وایە یاوە نییە 哥萨， وایە یاوە نییە 放到最开上。 یاریە زۆر ڕاقی دیارە گرافیکی زۆر جوان دیارە ستایلین بەدڵە تقریبا لە ستایلی ئێلدر ڕینگ و گارۆڤاڕۆوانە دەچین مالێک دەڵێ لەو ڤیدیۆوتارت نییە وڵای هیچم نییە بیڵێن ڤیدیۆتار دەویستە قسە کتەبی بیکەی شتە چوام نەبووە بیڵێن بۆیە نەم بووە شای یارەکەی کەن ناڕە جوان نییەها ئەوە یارێکی دیکەیە بە ناوی Ballad of Antra ئۆکەی با چاتەکەی ئێوە گەورەکەمەوە بێکەوە دەست بە قسەکردن بکەینەوە هەر پرسیارێکتان هەیە خۆشەویستانم بینووسن اوكي کاک ژیر بە تیڤی سەی دەکەم بۆ لە 400 زیاتری نییە کوالیتی دایخە لایڤەکە داخە و دووبارە بیکەرەوە چا دەبێ لای من فول کوالەت ڕۆیشتووە بەڕای تۆ چی یاریشکێدایە ئۆکەی بە باسێکی یاریەکانیش بکەم کە چیکێدا چیکێدا نیە ئۆکەی بزانم زۆربەتان هەستانەیە قسەی لەسەر بکەم چی یاریشکێدا بە پێی لیستێکی نوێ بێ ڕا لیستەکە با بکەمەوە تازە بەرچاوم کەوت لە تویتەر دەست بە سێردانێ بە پێی لیستەکە بێ ئاسترۆ بۆت لەوانەیە نازانم چیت کێیە ستێرە بڵێیت لەوانەی DLC هۆرایزن زیرۆ دۆن هۆرایزن زیرۆ دۆن کلاسیک ڕیماستەر بکرێتەوە هۆرایزن ئەدڤێنچەر لێگۆیەکە مۆنستەر هەنتەر وایلد یارە نوێیەکەی کاپکۆمی مێترۆ ئەوێکنینگ نازانم چی ئۆریجن بە یابانی نووسراوە فانتاسان Fear of the Spotlight Dragon Age Sonic Shadows Alan Wake 2 Hell of Us تاوکە سەر لیستە دزەی پێکرا بەڵام لەوانەیە یاری دیگەی تێدابی بەس چیە یارەکان کێشتە نازانین تەنیا چەند خولەکێک ماوە دەست پێ دەکەم ئەو
ئەوە یوبیسۆفتیش ئەوەی کانس لەوانەیە 90 یاری ئەساسن کوری شارۆز دوا بخە ئەو دەنگوێش تازە بڵاویتەوە لە ئۆنلاین هیوادارم ڕزنی ڤڵینۆ ببینم بێگومان ژیراگەداری کریتۆس بەڕێگەز خۆش ناوە بار ناکەم پێدەچی بزانین چی دیکە دزەی پێکران دەمەوێت باسی ئەوەش بکەم کەوا بەڕاستی پلەیستەیشن چێشەی یاری هەیە چۆن دەمشە پلەیستەیشن چێشەی یاری هەیە یاری پلەیستەیشن چێشەی یاری هەیە دوایین جار پلەیستەیشن یاری بڵاو کردەوە یاری زەبەلا God of War Ragnarok بوو Horizon Forbidden West God of War Ragnarok Ghost of Tsushima Uncharted Lost Legacy Last of Us Part 2 چی دیکە یاری فرۆسپەک کرد بەلاوە چۆنە بەش یەکەم کرد خۆش و بەس بەشی دووەم نەکردو هێشتا دا لێبرد نەکەم ناتوان قسە بەشی دووەم بکەم پلەیستەیشن چێشە یاری هەیە سپایدەرمان 2 چیت کەیە بنووسن ئەم ساڵ لە 2024 پلەیستەیشن هیچ یاریێکی زەبەلاحی بڵاو نەکردەوە و بڵاویش ناکاتەوە پلەیستەیشن لە 2016 بوو یان 17 بوو ئیفری بوو فیسکامەکەم کواڵەتی نزمە کواڵەتی کو نزمە کواڵەتی زۆر بەرزە بەزەوە لەوانەیە غێم بووبی تەدەماڕەقە کردیم پلەیستەیشن وڵڤرین دیار نییە کەی بڵاو دەکرێتەوە وڵڤرین لەوانە 2026 یان 27 بی پلەیستەیشن چێشەی دروستکردنی یاری هەیە لە مێژە نەیتوانیوە یارێکی زەبەلاحی گەورە هەڤی هیتەر ڕاقی تۆپ بڵاو بکاتەوە دروستکردنی یاریەکان دەڵێ کۆنکۆردی هەبوو باشە کاکە کۆنکۆرد 400 دانە ملیۆن دۆلاریان لە کۆنکۆرد سەرف کردەوە ئۆکەی لە بەرنامە باسم کردیان باس دەکەم بستم باس نەکرێت پێم لەم هەفتەی باس دەکەم کورە ئاسترۆ بۆت ئاسترۆ بۆت هیچ بڵە باسی زیاری زەبەلاح دەکەم بابا سپایدەرمان یارێکی زۆر زەبەلاحە سپایدەرمان لە God of War زیاد دەفرۆشێ لەوەی زەبەلاحتر یعنی God of War بەقەدەر سپایدەرمانی زۆر نافرۆشێ ئەم ساڵە پلەیستەیشن کێشەی یاری هەیە لەو جیلە بەڕاستی کێشەی یاری گەورەی هەیە لەو جیلە هەر چەندی دەکا و دەینی و دەبا ئەبەو یاریە بچووکانە ناتوانێ شوێنی بگرێتەوە بێگومان لە ساڵی داهاتوو تۆزێک وەزعەکە دەگۆڕدرێ بەڵام کێشەکەی پلەیستەیشن ئەوەیەکەوە هیچ یاریێکی ئاشا نەکردووە بۆ نەوەی داهاتوو یعنی بۆ پلەیستەیشن 5 خەڵکی دڵخۆش بکەم وڵڤرین ئۆکەی وڵڤرین ڕاقیە داستان بێستون دەڵێ جۆنی کاژ یان نوری گەرمیانی تکایە وەڵام بەداخەوە نوری گەرمیانی هەڵدەبژێرە پلەیستەیشن ساڵی داهاتوو ئەگەر وڵڤرینی باوەڕ ناکەم وڵڤرین ساڵی داهاتوو بی لەوانەیە لە 2026 وڵڤرین بڵاو بکرێتەوە بەڵام ساڵی داهاتوو تەنیا Death Stranding 2مان هەیە بەس ئەوە شەکرا GTA 6 یاریی پلەیستەیشن نییە باسی یاری پلەیستەیشن دەکەم هەمەی وەستا عەبدوڵڵا دەڵێ سڵاو بڵێ بەخۆشی کاکە ئارۆس هەمەی وەستا عەبدوڵڵا زۆر سپاس بۆ ناردنی 2 پاوەند سپاس دەکەم سپاس بۆ سەپۆرتتان بۆ ئەم شەو چاوتان ماز دەکەم فاینال فانتەسی ریمێک زۆر خۆش بوو بەڵێ بەڵام ملیۆنان کۆپی لێ نافرۆشێ 10 میلیۆن 15 میلیۆن کۆپی لێ نافرۆشێ چ
کۆمپیوتەرێک باشە بۆ دروستکردنی یاری زۆرە بەڵام حەسەب پارەیە پلەیستەیشن دەبی بۆ ساڵی داهاتوو کێشەکە ئیلاج بکە سەیری ئەکسبۆکس بکەن دەڵێ ئایا ئەکسبۆکس پلانی چی هەروە ڕوخانی دەبینی یان پلانی دیکەیان هەیە تاو من پێم وایە ئەکسبۆکس کۆتایی پێهاتووە وەکو کۆنسۆڵ نەک وەکو کۆنسۆڵ ببورن وەکو یاری تایبەت ئەکسبۆکس پلاتفۆرمێکی ثێرد پارتیەنەوە پاش یاریەکانی خۆیان منیش پێم وابوو سپیس مەرین تو دێت سە گەیم پاس بەڵام هەر نات منیش پێم وابوو بەس نازانم لۆ نات منیش نازانم بۆ نەهات دەیزگۆ پێویستی بە ڕیماستەرە نەخێر ئەکسبۆکس پێم وابی کۆتایی پێهاتووە بە شێوێک لە شێوەکە بێگومان ئەکسبۆکس هەردەمینێ مایکرۆسۆفت پارێکی خەیاڵی قازانج دەکات بەڵام هیچ یاریێکی تایبەتی ئەکسبۆکس نامەیە لە ماوەی 2 بۆ 3 ساڵی دیکە وا دەشی بینین زۆربەی یاریەکانی خۆیان خستە سەر پلەیستەیشن تەنانەت یاری نوێیەکەیان ئیندیانا جۆنس کە یاریە بوو کە پێشبینیمان دەکرد یاریی بۆ کۆن چارتبی لە بۆ ئەکسبۆکس دەیخەنە سە پلەیستەیشنیش لە پاییزی لە بەهاری 2025 ئەکسبۆکس زیدی تەواو کۆمپانیایەکن دەیانەوێت پارە کۆکەنەوە نەک کۆنسۆڵ بفرۆشن بێگومان کۆنسڵەکانیان لە کوردستان بەناوبانگە زۆر دەفرۆشێ بەڵام کوردستان پیاز نییە مامە هێچێتەکەت وایرلێسە بڵێ پلانێت کۆستەر بکەوە کوستی سکایلاین ئینشاءڵڵا فانتم بڵێ زیرۆ بەڕای من یاریی گەوریە فانتم بڵێ زیرۆ یاریی نوێیە من باسی یاری زەبەلاح دەکەم یاری زەبەلاح واتە خەڵکێکی زۆر چاوەڕوامی ملیۆن کۆپیش لێ فرۆشی هاوشێوی گارۆڤار و لاستە فەسوان چارت و گۆست ئۆف سوشیما و لەو جۆرانە پێویستە پلەیستەیشن ئەو حماسەتە دروست بکە پێویست بوو پلەیستەیشن شەوکەیسێکی گەورە ئەنجام بدە بە گەیمەرانی خۆی وتبە لە ماوەی 2 بۆ 3 ساڵی دیکە ئەو یاریانە بڵاو دەکەمەوە گارۆڤاری نوێ هەیە گۆست ئۆف سوشیما هەیە لاستە فەس هەیە ئەنچارتێ یاری نوێم هەیە ئەومان هەیە تریلەر بڵاوکەوە سۆنی ئێستاوەی لێ هاتووە هیچ یاریەک باز ناکات تا 2 مانگ 3 مانگ پێش بڵاو بوونەوە 2 مانگ 3 مانگ پێش بڵاو بوونەوەی ئەوجا لێدەدا ڤیدیۆ دێ ئەکەی لە پلانە نوێیەکەیان تێدەگەم بەڵامەکە سێرێکی وەکوتم کۆنفرانسەکەی 2017 بوو یان 16 بوو لاستە ڤەس پارت 2 گارۆڤار 2018 گۆست ئۆف سوشیما سوار یاری تۆپ وایان کرد پلەیستەیشن 4 لە 2-3 ساڵی کۆتایی تەمەنی بێحەد بفرۆشێ ئەو ساڵتیان بڵاو کردەوە ئارێز دەنووسێ ڕایز ئۆف ڕۆنینیان بڵاو کردەوە ڕایز ئۆف ڕۆنین خۆشی بکوژی لە ماوەی 10 ساڵیش 5 ملیۆن کۆپی لێ نافرۆشێ من باسی یاری زەبەلاح دەکەم یاری بچووکمان زۆر ئەمساڵ بەڵام یاری زەبەلاح یاری بەشی دووەم بەشی سێمی یاری گەورەکانیان ستودیۆ زەبەلاحەکانی خۆت تەنگ چی هەیە ئەمساڵ ئینسۆمنیاک تاوەکو ئێستا پلەیستەیشن 5 دەستشانی خۆی دانەیە یاریش وەکو سپایدەرمانیان لە بۆ دروست دەکەن سپایدەرمان 1 و 2 ڕاچێت ئەند کلانک DLC سپایدەرمانی وۆڵڤرینەوان دروستی دەکەن ئەم شەو ڕیمێکی گارۆڤا پیشان دەدرێم باوەڕ ناکەم پیشان بدرێ بەس هیوادارم پیشان بدرێ واتە هیواتان بەرز ناکەمەوە بۆ ئەم شەو ڕیاکشنی فەیک ناکەم بڵێم وڵڵاهی 100% دێ کاکەشی تۆش وەکو من خەوت دێت ناکەیتە کۆتای لایڤەکە کورە خەویت چێ شاهانگەیم سپاسی ئەو سەپۆرتەی دەکەین بۆ ئەم شەو خۆشەویستانم دەبێت پێتان بڵێم کەوە ئەم لایڤ ستریمە بە سپۆنسەری شاهانگەیمە بۆ کەسانی کە دەیانەوێ یاریەکان بەرێنخێکی هەرزان بکڕن ئەو کەسانی دەیانەوێ یاریەکان بەرێنخێکی بە نرخێکی زۆر هەرزان بە شێوەی کرێ بکڕن بە ماوەیەک لایان بێت دواتر یاریەکەیان بدەنەوە بەڵام توان یاریەکە بۆ خۆیان تاوا بکەن بەرێنخێکی هەرزان سەردانی شاهانگەیم بکەن لە ڕێگەی تەلەگرام تەلەگرام یاخود ئینستاگرام بەرزایی تەلەگرامەکەیان بکەن زۆر گرنگە لەبەرەوەی ئەو ئۆفەرانە بەردەوام لەوێ دادنێن دەزانین نرخی یاریەکان چۆنە چۆن نییە بەردەوام لە ڕێگەی شاهانگەیمەوە ئاگاداری جیهانی یاریەکان دەبی و نرخ و تەرتیبات شتەکان یاری زەخم نەخێر باوەڕ ناکەم شۆ یاری زۆر زەخم ببینم بەڵام هیوادارم 1-2 یاری گەورەش بی هەر ببینین بەڵام باوەڕ ناکەم یاری زەخم ببینم تکا دەکەم دوگمە شتە بیر نەکەن بۆ نمونە باوەڕ ناکەم یاریێکی وەکو گۆست ئۆف سوشیما 2 شۆ ببینم تاکەشت هیوادارم بیبینم ئەم شەو کە بەکوتم
هیوان بەرز نەکردەوە تاوەکو بە ئاردی نەکەوی ئەوەیەکەوە گادەڤاری ڕیماستەر ببینم مامە بەڕای تۆ ناتی دۆک تەمبڵ بووە تەمبڵ نەبووە پێشتر 2 ساڵ جارێک یاریی زەبەلاهیان بڵ دەکەڵم مەسە 4 ساڵتەنان یاری ترەیلەری یاری گەورەشمان نەدیوە محەممەد غەفور قسەی دەنووسی قسەکە زۆر تەواوە بڵ تەمبڵ نەبووینە تەم شەر ناتی دۆ خەریکی مۆدی ئۆنلاینی لاستەڤەسی بوو سۆنی و نەک سۆنی بە خۆیان مۆدەکەیان کاسڵ کردەوە وتیان لەبەرەوەی نامانە ببینە ستودیۆی کەواتەنە یاری لایف سەرڤیس دروست بکە یاری ئۆنلاین پرۆژەکە 2 ساڵ خەریکی ئەو مۆدەی بوون ئەو یاری بوون لاستەڤەس ئۆنلاین یاریەکە پرۆژەکە داخرا و بەردەوامیان پێ نەدا جا بەڵام نایت تۆ خەریکن خەریکی یاریچکەنە بەڵام کە یاشای دەکەن هێشتا نازانین چاوەڕێی ناشرا بکرێ بەڕاستی یاری واتە بلاکمیت ووکۆنگ بەڕاستی بلاکمیت ووکۆنگ یاریی زۆر زۆر خۆشە بەڵام باوەڕ ناکەم لە ئاستی یاریەکی وەکو گارەڤاربی هێشتا چکە چیرۆک و کارکتەری ۆشتان تۆزەکی مایە بەڵام جیانەکەیان زۆر جوان توانە کەریم زۆر سپاس بۆ نردنی 10 پاوەند سپاس بۆ سەپۆرتت لۆ دوگمەی لایک لۆ تو نەهات پێم سەیرە ئەوانەی کۆمنت نەنووسی بیلۆیە سپاس دەکەم گیانەکەم توانە کەریم سپاس بۆ سەپۆرتت بۆ خۆشەویستێت نەمەستێ یاڵە خۆشەویستان پرسیاری چیان هەیە بینووسن تاوەکو لایف ستریم دەست پێ دەکە چەند ماوە 35 یعنی 25 دقەمە حەز دەکەی لازەڤەس پیشان بدرێن نەخێر ئەنی لیزەڤات بۆڵی تو فینی بۆڵی تو نابینی تا 10 ساڵی دیکەش ئەگەر ببینی 10 ساڵی دیکەش نازانین هیوادارم دەست بکەیتەوە بە ڤڵۆگکردن وەکو جاران خۆشەویستی وەڵای ئینشاڵڵا زۆر حەزم لێیە بەس دەمەوێ تۆزێ قەسفی کۆنکۆرد کە زۆر خۆش باسیەکەی زۆر خۆشەویستی کاکە پلەیستەیشن یاریشیان بڵاو کردەوە ئەو ساڵ نزیکەی بەپەی دەنگۆیەکانبی بەپێی راپۆرتەکانبی 400 ملیۆن دلاری تێچۆ یاریەکە ستودیۆکان کڕیەوە ستودی فایرۆڵیان کڕیەوە بە 200 ملیۆن دلار 200 ملیۆن دلاری کەشیان لێ سەرف کرد تاوەکو یاریەکە بڵاو کراوە 400 ملیۆن دلار سەریان ڕاوەستە سۆنی 400 دانە ملیۆن دلاری لە بەرهەمهێنانی یاری کۆنکۆرد سەرف کرد کەچی یاریەکە بە 2 هەفتە لادرا نما ئۆکەی 2 هەفتە یاریەکە هەر پارەکەش دراوە گەیمەرە یاریەکە هەر بوونی نەما ڕاش کراوە لە ستۆر ئەو گوتمەوە عەلەمانە دامەنێن پێم سەیرە یعنی سۆنیت لۆ نەدی 400 ملیۆن دلار سەرف کرد لە یاریەکی وەکو کۆنکۆرد 400 دانە ملیۆن دلار چل شەز باشە بۆ پیسی بەڵێ زۆر زۆر باشە هیچ عیبی نییە پێ دوای زنجیرەی گۆد ئۆف وار پیشان بدرێم هاوڕێیان گۆد ئۆف وار هیوادارم بەڵام 100% ئەکید نیمە هیوادارم ڕێدەسێ نەخێر ڕۆکستارم شەو بەشدارە نەخێر باڕ ناکەم ڕۆکستار بەشداری جیاوازی نێوان PS5 و PS5 Pro بەڵێ جیاوازیان زۆرە بەڵام با بڵاو بکرێتەوە ئینشاڵڵا پێتان نیشان دەدەم بەزم لە حەزم لەوەی باگات دام ناوە ئەوم دەوێت ئەو پلەیستەیشن 5 ئەم دەوێت چەند دەقەی مایە سۆری نەماوەندەی شکە دێ سەیرێکی ئەوە بکەن تەمشایەکی بکەن ڕاست بزان پێتان کووە ئەوە ئەمنەوە دانەکەم لەوەی دەوێ بەڕاستی دانەکەم لەوەی دەوێ بە هەر چەندە چی بوو لاش کەسێک پەیدای کرد من دانەیەکم دەوێ بەزە پلەیستەیشن 5 پرۆیەکە باشە سەیرێکی بکەن
پێتان کووە ئەمن زۆر کەیفم پێ دێ بەو یادیسی ساڵی پلەیستەیشنێ پێم وایە زۆر زۆر ڕاقیە شتێکی زۆر نازدارە وەلۆ پێکەوە دەڕۆن پێکەوە مەڕۆن ما ئەیە زۆر شتێکی جوان و نازدارەوەیە پێتان کووە بە هەر چەندە چی بوو کەسێک ویستی ئەنی پێیدا بۆ من دەمێ پلەیستەیشن 5 Pro یەکەم دەوێت بەو ڕەنگە بەو دانێ بە هەر چەندی بوو $1000 بوو 15 وەرەقە بوو 20 وەرەقە ئامادەم پێ بدەم 20 دانە وەرەقە ئامادەم پێی بدەم دەمەوێ ئەو پلەیستەیشن 5 پرۆیم دەوێت بەو ستایلێ زۆر زۆر جوارە زۆر جوارە زۆر ستایلی پلەیستەیشن وەرنگ کلاسیک دەڵێ دەستی پلەیستەیشن 5 یان پلەیستەیشن 5 پرۆ ئەوە دەستێشن پلەیستەیشن 5 یان ئەکسبۆکس کامیان ڕاستەکەتان پێ بڵێم دەستی پلەیستەیشن با بکەمەوە فول سکرین با پێتان پیشاندەم جیاوازەکە چییە دەقە سەبرێکم لێ بگرم بینەوە کامیەکی سپلی کاپچەر میدیا سۆرس کامی ویندۆ کاپچەر با کۆمنتەکانی ئێوەش بێتە ئێرانە ئۆکەی با جیاوازەکەتان پێ بڵێم تەماشاکەم ئەوە دەستی پلەیستەیشن 5 باشە ئەوەش Xbox Series X هەرچەندە Xbox Series S و X هەر یەک دەستکە بەس مهم دەستی پلەیستەیشن 5 گرتنی زۆر مرتاحی دوگمەکان بە تایبەتی تریگەرەکان ئەوانە کە هەزەکەی هەیە هاپتیکەکەی هەیە تریگەرەکان هەرچەند هاپتیکە لێرەیە بەڵامەوە تریگەرە هاپتیک تریگەرەکانی زۆر زۆر ڕاقیە هاپتیک لێرە کامل لێرە هەست بە هەزە دەکەی کاتێ باران دەبارەوە تەپ پێ دەکەی بێر دەکەی بام شوێنێک دەکەوی دەتوانی لێرە فوو بکەی لە هەندێک یاری فوو ئەنەمێشنی هەیە تەچپادی هەیە جوانیشە زۆر جوانە زۆر نازدارە بەڵام من کەیفم بۆ دەستکەی دێ زۆر بەڵام کۆنترۆلەری ئەکسبۆکسی بەگشتی گێڕەکەی لەبەرەوەی ئەو گێڕی لەسەرەوەیە ئانالۆگستیکەکەی سەرەوە لەگەڵ خوارەوە بۆی زۆر یاری تەقەکەر تەنان لەو فیفاش زۆر خۆشە چکە ئێرە بە ئاسانی دادەنیشی لەسەری بەڵام ئێرە دەستت ماندی دەکە کاتی هەردوو پەنجەت دەینتە خوارەوە دەبێ هەردوو بێتە خوارەوە ئەو هانیە ئەو هەیە ئەو جیاوازی هەیە بەڵام ئێرە بەو شێوازە ئەوە لەسەرەوە زۆر خۆشترە هەر دەستکم پێ خۆشە بەڕاستی و لە هەردوو چی مرتاحم بەڵام دەگەڕێتەوە سەر خۆتە کامەت هەیە کامەت نییە بەڵام هەرچیانت هەبی بێگومان هەر یەک شتە فەرقەچی وا گەورە نیە فەرق گەورەکە تەنیا هاپتیکەکەیە بەڕاستی ئەوە هاپتیکێکی هەیە ئەوە هاپتیکێکی نیە بزانم دەستی پلەیستەیشن 3 هەیە ئەوە دەستی پلەیستەیشن 3 ئەوەش پلەیستەیشن 5 چەند گۆڕاوە گێڕ تەرتیبات سوکترین دەستکە کێشی و ڕەنگە ڕەشەکەشی ئەو دەستکە زۆر ئەو کۆنترۆلەر زۆر بەکەین بەکاردێنم نامێ کەونی کە بزانە دەبینەوە وێران بووە ئەوەشی لێبییتەوە لاستەکەی ئەو دەستکە زۆر کەم بەکاردێنەوە کۆنترۆلەرە ڕەشەکەی زۆر جوانە چی لۆ چێک ناوی باکسی زۆر جوانە زۆر بەس میهیم کۆنترۆلەرە ینی هەردووچی نازدارە هەردووچی زۆر خۆشە بەڵام دەگەڕێتەوە سەرەوەی کەوا ئەتوو کێفت بە کامیان دێ زیاتر و کامیان بەکاردێنی زیاتر مەسەلەکە هەمی ئەوەیە ئەگەنا بڵێ کامیان زۆری فەرقەوەشتانە فەرقە چیوە گەورەیان نیە بەڕاستی ئۆکەی بەیانی مەکتەبە لە سلێمانی ئۆ جەماعەت سپێنێ مەکتەبە ئەو کوونەوە کووە بە خەبەر چێ مەکتەبی هەیە ئەوەی مەکتەبی هەیە دەستی بەرزکاتەوە ئیمۆجی دەستی دانەیەڵە چێ مەکتەبی هەیە یان کولیەی هەیە دەستە کولیە مەکتەب دەستی بەرزکاتەوە بزان چەند کەس دەستی بەرز دەکاتەوە تکات دەکەم دەبێن لاگ لەبیر مەکەن بۆ سەپۆرتی لایڤ ستریمەکە
يلا بزعم سنكز مكتبي هي مكتب كلية ريالش بردي والسيبادو بيروزا يلا دستان برس كنا چه مكتبي هي من همه بس ناس موا كل يوم هي نجاتم بو بياني روجي إشما كاچه دونيتي كريمو بورن اگامنا دونيت نبوي دونيتي كرديم شاهان گەیم ببوورە PS پرۆیەکەت بۆ پێیاکەم بە نرخێکی زۆر گونجا و بێخەم بە شاهانگەی نووسیتی دەست خۆشان گیان کاک ژیر دەنگۆ هەیە بۆ ڕیماسەری 2018 نەو دەنگۆمان نییە لە بۆوی بەڵام قسەیەک هەبوو لەسەر گارەڤاری 1 و 2 و 3 ریماستەر بکرد لە پلەیستەیشن 5 سەو بزانین دەبین ئەوە هایپەرێکسە بەکاردێنی بەڵێ هایپەرێکسە شازی هیتفۆنە زۆر لەگەڵی مرتاحم و خۆشەکەش لە چیە ئەو کەپانەی ئێرەی زۆر نرم و خۆشە هەرچەندە من زیاترەوەی هیتفۆنە بەکاردێنم بەڵام ئەو شەو لەبەر ترێلەرەکان دەبێن بە میوزیکێکی باش جێم نەبێ ئەوە مرتاحترم بێگومان لەوەی لە بەجێ من هانە لە بەنگۆ بەزە من حەزمنەوەیە زیاتر ئەوە لە بۆ دەنجی خۆشترە گەرنا کواڵەتی باشترەکەنە ئەوە لە بۆ گوێم ئاسانترە دەڵێ کاک ژیر ئەو نەمگۆ ئەشتا قۆڕاندامەنێن جەماعەت زمانی عەرەبی کو فێر دەبمە تو دەزانی ناوەڵێ عەرەبی بەس دەتان بخینمەوە و تێبگەم نازانم قسەی پێ بکەم وەڵی لە ڕێگەی بڵێم چی فیلم و مسەلسەلەوە شتانە ڕێگەی فیلم و مسەلسەلەوە شتانە پێم وابی اوكي بزانين چەند مایە 7 دقەیەک مایە 8 دقەیەک مایە 12 دقە مایە لەس پێ بکە ئاوڕێیانی خۆشەویست ئامادە بن خۆتان ئامادەکەن زۆری نەماوە یاڵا دوگمەی لایک تکایە لەبیر مەکەن هیوادارم ڕیاکشنی میش دەبینین ئەگەر یارێکی گەورە زەبەلاحیش ئاشکرا کرا بێگومان دەیبینن و هیوادارم یارێکی گەورە و زەبەلاحیش ببینین BMW M4 بکڕە وڵای جە پارەی BMW M4 م هەبایە ئەکیت کڕی بووم کاکژی پێ دوایە بۆچی یوتیوبەرەکانی کورد بەگشتی سار بن تۆ لە دروستکردنی ڤیدیۆ یوتیوب بە تایبەتی تۆ وەڵای ژیان مەجال کار و کەسابەت خێزان منداڵ یاری ئینفمێز بۆ دیار نییە ئینفنێز زۆری نەفرۆشەکاتی خۆی لێ سۆنیش زۆر گرنگی پێ نەدەم مامەسە بە یەکەم ڕۆژی پۆلی 12مە هیوادارم سەرکەوتوبی تکا دەکەم بخوێنن لە ماڵەوە زیاتر بخوێنن لە مەکتەب بەکو مراجعە بڕۆن لە مەکتەب بە خۆتان هەوڵدەن کامیری یان دۆچ هەردووکم هەبووە هەر دۆچ هەتا مایمە هەر دۆچ دەڵێن کۆنکۆرد و ئاشا دەکرێت کۆنکۆرد تا ڕاتی بوو لەسەر ئەڵقەی یەکەمی دە پەنگوین پێما بوو یەکێک بوو لە جوانترین ئەڵقەی یەکەمی هەر زنجیرێک لە ژیان بینیوە تکا دەکەم سەیری پەنگوین بکەن چیرۆکی باسی پاش زنجیرەی بات ئەوە فیلمی باتمان دەکەم دە باتمانی 2000 و چەند بوو باتمانی 2022 ئەو هێدفۆنە بچووکە جۆرێکە و نرخی چۆنە ئەوە مەبەستەوەیە ئەو هێدفۆنەکە ئەپڵیە کاتی خۆی لەگەڵ ئایفۆنی داهات پێ دەچێت ئیرپۆت بە 15000 10000 وڵا نامسە شتێواوتێ کاکژیر بۆ یاری DLC وڵا کردم خڵاسشم کرد کواڵەتی 480 پم 9000 لایڤەکە داخە دووبارە بیکەوە فول کواڵەتیە کە با سەیرێکی بکەم
هزار بەشتەیە فول کوالێتە آخر کوالێتیم دانای ئەوەندەی کەوە خەتی ئینتەرنێتەکەم تحمل بکە لە هەولێر خەتی ئینتەرنێتی باشمان نییە بەڕاستی پراکماتە چی لێ هاوە ئەو یاریە نەما بالضبط براكماتا كابكوم هذا لدي ارسل يعني كليتي خورما والله كليتي خورما است حاليا برسيم الزر زباسيو تاكرت الليره بن وادي ما باش برسيم بو بس كليتي تاكرت شصت بيشتو حفكه سبي ما نبي تشصت كاس زي خوينا زولي بتم شتي خوش دينم تماشاكم زانو شتا خوشت چیه دخوم لپیش چاوتان کیف خوشتانو او 2 دقیقه ما درس پیدا کنم اونم قلنا جولين 620 كذبوا 550 590 زور عيبه لبوتان جيتان بزيش هاش دقم معايا مش تشوفكم خسرين قال لكم برسيا تسمي هنا يا وجاب تشير زاينسيا تشير زاينسيا چرا زنگ تمینه هذا خم مازك مینه باشا بس ماز عيبه اب خوي زور عيبه ماز يا اب خوي زور بياي مسقف لك دكاتره هذا اخوه انا كانت زاده عيبه هذا كي شكرا زور عيبه نا يوتيوبرك بري بو ايديت ماما حما ما سلاو كاكا جيري عزيز شاين تاخير نويا نور جرافيك وساكيرو هاري والله ساكيرو بلاد بورن زحمتها بلاد بورن بعلي ورنكم ملصي لكم زور ده علي ورنكم بزوري ناخذ ياك مستتي دكم سرزات مني بنقول خوش بس برسيمي واخوي تفضل اللايفينا 2 ساعات لولاش لايف اكي بلاي ستيشن باخذ 6 دقيقة بيسس تشبكم اوكي 54 5 دقيقة معايا ريزدنت ايفل نو اسمر يارم جوانا سلاو بخير بينهم وليك توباك يان بيجي وكو خم جل بيجي دقرم زيادة بس توباك شش هالشكل باش رابرا كان ما مش تواني سادنجي خود بقور لاسيا وكاركتر انا بكيتو كرولي امان برقرتوا ميراج نايت
بەڵێ دۆبلاش مەقسەدتە کورە برای منە تو لەوا دەکەی تۆ خۆشەویستی ژیانی من بوویت تۆ بۆ وا لە من دەکەی هەموو کاتێک من تۆم خۆش دەویست باوکە ڕۆ لەو درۆیە گەورە چیارێکەی تۆ کاتی خۆ دۆبلاشمان نادەکەم B-52 بلاتبۆرنت کردووە یەس بەس تەواو نەکردە تەماشا فیلمی هێندی دەکەم وەڵا ماوەکانت کە گۆت لایفم بینی پیاوی بزنەکە خۆش بوو زۆر چۆنێتی خواردنی مۆز هەتا کۆتایتن هەموو سیر کرد بەدڵم نەبوو کۆتایەکەی های توێتیان بردەکەویتە توێتیان کردە سینی what the hell ئەپی مایکرۆسۆفت ریوایند واژیرە باڵ شەتڕەنج دەزانم بەس لایبێت زۆر باش نیمە فەرقی Xbox One X و Series S چییە؟ One X GPU-ەکەی بەقۆترە Series S CPU باشترە وە یاری نوێژ دەخێنیتەوە باتوانتوانی هەمڵان دەربکوژێ نەخێر لە کۆتایی ئەتاک نەگریام لێ تووڕە بووم يلا 3 دقيقة معاه آماده نانگو يلا آماده نم زۆری نمایە دەست پێ دەکە ئێستا دەست پێ دەکەم
یاری پلەیستەیشن دەکرێت ئاسترۆیە هەلاو ئاسترۆ هێڵ دایڤەرس DLC زیاد دەکەن اوكي شوێنی نوێ هەدڵمە زۆر بە خۆڵگایسی دەچێت زۆر خۆشیارە واو ستەیت پلەی Okay. Hi everyone, I'm Nicholas Ducey, the studio head at Team Asobi. We couldn't be happier with the reception to Astro Bot and to see how much joy Astro is bringing to homes all around the world. On behalf of Team Asobi, thank you so much. Now we still have a few surprises up our sleeves. Today's trailer was a sneak peek at the DLC we'll release later this year at no additional cost. We'll have more to share soon. But for now, let's enjoy the state of play. يلا بدل بو دەستپێکەچی ڕاقی بوو ئەوم بەدڵ بوو Listen to me, burnt one. If you're intending to walk the midnight walk, you better be sure to keep your spark safe and burning. While I was in the black, I had a dream. There was a monster in the woods. And on you go, like a moth into the burning light. بەڵێ دای بەزێنە PS6 بۆ PS5 Pro Thank you. ئەو یاریە سپارەکەی زۆر جوانە Little soul, you charming little wanderer. Where were you off to سپارە یاریەکەم پێ now? جوانە بەڕاستی And so it was. لۆستی ڕاندۆمی ژیارەکەی هی نەبوو And a small زۆر جوان slave بەڵام بەداخەوە زۆر سەرکەوتو نەبوو down the midnight walk. The Midnight Walk نەنگ نزمە؟ ئۆکێ ئێستا عیلاج دەبیەوە ئێستا باشترە PS5 و PSVR 2 Moonhood I don't remember when it happened, but I remember how I felt. Father told us to hide when they came to our house. Then they took him away. Mother said I couldn't play outside anymore. Everyone had fled. She said the country was sick. دەنگ باشە ئێستا؟ But we would دەنجی be خۆم لەگەڵ okay. دەنجیەوەی ئەگە باشە بنووسم باشە Mother ئەگە always خراپ شە با said چایکەم monsters didn't exist. I thought they lived under my bed. We were both wrong. They live inside our heads.
یاری نوێە هێڵی زەس ئەڵە دزە پێکردنەکە تەواو بوو ها پێش لایڤەکەی باسم کردوت من دەگیاری دزەی پێکرێ هێڵە زەس شی تێدا بوو یاری نوێشە My story is a tale of rules rewritten Allah by ta. nuclear fire. لە باوەڕ ناکەم یاری گەورەی تێدا بێ پێش ئەوەی لایڤەکە دەست پێ بکە هەندێک ناوی هەندێک یاریم خوێندەوە هەمووی تا ئێستاوە ئاسترۆ بۆت تێدا بوو هێڵە زەست تێدا بوو مێترۆ ئەوەی کنی تێدا بوو VRەکەیە یاری گەورەی زەحمەت تێدا بێ بەداخەوە ئەگەر سوپرایزش بم عافیە ئەوە VRە Did you not hear any of that? Yana, is that you? I'm seeing things, hearing things. I feel like I'm losing my mind. Sometimes we need to become the thing we fear to prevent something worse. Okay, هەفتی 11 Metro Awakening. So, how did it feel to learn the truth about the night sky tragedy? Long ago, you humans slaughtered each other until the whole world lay in ruins. And yet, you have been granted another chance in Auroria. It must be the will of your beloved Mother Goddess. However, I still have no trust in your kind. میوزیکی زۆر بە گاروباری دەچێت یاریە Prove yourself. If you survive this trial, perhaps you might become one of us. RGH Chronicles 2025 ده اوكي gameplay جوان دیار بوو پال وۆرد لە کۆتایی دەدێت سە پلەیستێشنی منەو یاری دەکەم لەسەر Xbox سۆرم کردیام زۆر زۆر خۆشە پۆکێمۆنە وەکو پۆکێمۆنیە پاڵوۆرد ئەگەر Xboxتان هەیە ئەو یاریە بکەن ئێستا بە خۆڕایی بەردەستم یارێکی زۆر ئیدمان کارە ئیدمانت دەکەم زۆر زۆر خۆشە یاری زۆر بچووچشە پاڵوۆرد کەی دێت سە پلەیستێشنی بێ زەحمەت بەروارێکمان بدەنێ هیوادارم زۆر دوور نەبی ئەو ڕۆ Okay. بەردەستە ئێستا. Thanks to Pocket Pair for that new look at Pal World, an incredible open world survival game that's launching today on the PlayStation 5 console. We have a few more games with breaking news today, starting with the return of two beloved RPGs from the original PlayStation. Remaster Collection چییە؟ یارێکی کلاسیکی PlayStation-ە. دا لێبرن دەکەم بەزە ئەو گۆرانیە کۆپیڕایتاکیت. Collection brings together Lunar, the Silver Star story complete, and Lunar 2, Eternal Blue complete, with updated visuals, دادگایەکە هەر ماوەڵەوە هێشتا.
ئەڵبەتە کۆپیڕایت وەڵای ڤەکەشمان دانەخەن. Remastered collection comes to PS5 and PS4 in spring 2025. ئۆکەی لونەر ریماستەر. New updates on Teenage Mutant Ninja Turtles, Shredder's وەڵا ئەوڕێیان دەنگۆیەک ئەوەکان لیستەکەی بڵاو کرایەوە هەمووی تەواو بوو ئەوەی باسم کرد. which adds Mondo Gecko and Mona Lisa as playable characters. And for no extra cost, a remixed in-game soundtrack featuring some amazing guest composers. Both of these updates arrive later today. ئەوە شەرە ڕۆبەردەستە. ئەپدەیتێکی نوێ لە بۆ Teenage Mutant Ninja Turtle Shredder's Revenge ناوەش درێژە. یس بە قورعان درم زۆر پێی خۆش نییە. مام چەندمان بڕیە 10 دقیقە 20 دقیقە مایە باشە. And yes, you heard right. Keanu Reeves is joining Sonic X Shadow دەنجی کیانۆ ریڤسە. ڕەواجیان زۆر سپاس بۆ ناردنی 1 پاوەند. This update is inspired زۆر by سپاس بۆ scenes from the سەپۆرتە بۆ Sonic the پشتگیریەت. Hedgehog 3 movie and arrives December 12th. The Sonic the Hedgehog 3 movie pack is included in the digital deluxe edition, which lets you play the game 3 days ahead of its October 25th release date. Hello, State of Play. I'm Sakaguchi, producer of Fantasia Neo Dimension. 手作りのジオラマを使ったファンタジアネオディメンジョン150も作りました。そしてランダムエンカウントを貯めていっぺんに戦ったりスキルの起動を操作したりと鑑識バトルにも新要素を持ちます。音楽は Namaste. Namaste spędził w Japonii, rozumiem. Logo robione w PlayStation 5にて2024年12月5日発売。どうか皆さんにプレイしていただけたらと願っています。We're just over a month away from the release of Dragon Age: The Veilguard. Let's check in with BioWare and Electronic Arts for an extended look at a climactic battle. اوكي ئەو دراگن ئێجە دەڵێن زۆر بە گارۆڤاری 2018 دەچی ڕووی گەیم پلەیەوە. حەز دەکەم ئەو یاری بکەم. ستایلەکەیم زۆر زۆر پێ جوان دیارەت سەیریکەن. بەستەم شە گەیم پلەیەکەکەن من زۆرم بەدڵە تاوە کوێستا ئەوەندە شتێ دیتم لە ئۆنلاین. You made it. Good. Wouldn't miss it. We have unfinished business with that dragon. We've tracked it to a ruined tower nearby. That lair is a death trap. We need to lure her out to have any chance. So we challenge her, draw the dragon out into the open, then attack. Just you and me now. بەزەم یاریەکانی ڕابردووی دراگن ئەیج بەقوت بووینە. سو هیوادارم ئەوەش هەر باش بێ. Wait for it. Come on. Come on. ژیار بەرزنجی بەڵێ گیانەکەم دەتوانی بیکەی باشە. Detachment! Flank on the walls! Let's go! اوكي ئەو کارکتەرەکەی کردتە ماجیک. بەڵێ پێشتیاری ساڵیشی برتەوە زۆر بەناوبانگە دراگنێت. ئەو ڕێوان گیان زۆر سپاس بۆ ناردنی 6 یۆڕۆ زۆر سپاس دەکەم ئەزیزم سپاس بۆ سەپۆرتت مەمنونم.
مەمنونم زۆر سپاس جانەکەم. زۆر سپاس برام ئاراس. ئەو یاریە خۆشە بەس بۆ هەموو کەسێک نییە. من زۆر حەزم لەو یاریانەیە. بە سەدان ساعتیان بەسەر دەبێت. ژیا بەرزنجی لەوە ویندۆز 8 نابی پێم وابی. ئەوە ڕادەوەستی ئەوەندە. ئەو یاری دێت سێ ئەکسبۆکسش بەڵێ کڕۆس پلەتفۆرمە یعنی یەک کۆمپانیا نییە. ئەو گەیم پلەی زۆر باش نەبوو پیشانیاندا. پێم وابی دەیانتانی لە قتەیەکی باشتر پیشاندان. گەیم پلەیەکەم زۆر بەدڵ نەبوو. سیویەکی دەژدێ سیویەکی مانی داهاتوە. ئەوەش DLC نوێیەکەی ئاڵمایکی. وڵا ئەگە سۆنی یاریێکی زەبەلاح و نوێی خۆی پیشان نەدا خەڵکەکی زۆر بێ هیوا دەبێ شە. ئەم بێ هیوا نابم چکە لە بیدایەتەوە گوتم یاری گەورەی تێدا نابێت. زۆر زۆر هیوادارم گاد ئۆف وارێکی دابێ ڕیمێک بکرێت یان ڕیماستەر. بەڵام خەڵکی بەڕاستی بێ هیوا دەبنەوە شۆ. من پێم وایە هەموو تەواو کرد. DLC ئاڵن وێکی ئۆکەی بەزەوە بە تڕۆیەرێکی ئۆنلاینش دەبێ. بەڵێ ئاڵنەکە سێ ئەکسبۆکس شەیە. The Lake House. مانجی داهاتوو. هیتمان 2 یاس هیتمان 2 ئەوە هیتمان 3 باخوا خۆشە هیتمانی بە VR بکەیت. خۆشەویستی بلاک جان ڕاوێن جان زۆر سپاس. World of Assassination بوو تا هەموو یاریەکانی هیتمان پێ قودوسێ. Transgression, I earned a new kind of reward. Agony. The fate of this world was preordained in an instant. Oh, yariye nayçiyam. What madness? PlayStation 2. Kore kredit içtim. زۆر خۆشەوی یاریە. زانە ناژی زۆر زۆر سپاس برام بۆ نردنی پێچ پاوەند زۆر زۆر سپاس یۆڕۆ پاوەند هەرچێکە مەمنونم زۆر سپاس بۆ سەپۆرتە زاناجیان.
ممنونم زۆر سپاس بێ ناوی ناوی چییە؟ گەل لە مێژنەم کردیە هەوە یا سۆڵیتەر یەک و دوو ڕیماسەکرێتەوە Legacy of Kain Soul Reaver 1 and 2 Remastered arrives December 10th, celebrating the 25th anniversary of the first game's release. You sure we can't just do the same? Games from the original PlayStation era also inspired Fear the Spotlight from Blumhouse Games. It brings atmospheric polygonal scares to PS5 and PS4 on October 22nd. ئەو یاری نوێ بەزە ستایلی کۆن دروستکە ڕاوێنجیان دەسەکانت خۆش زۆر زۆر سپاس بۆ سەپۆرتت جیانەکەم مەمنونم زۆر زۆر سپاس ڕێوان ڕێوانە مش دەیم ڕاوێن ببوورە ڕێوان خەڵک شوێن دەری واو ئەو یاریە خۆش دیارە This colorful world includes unique creatures, a peculiar cast of characters, and also allows you to invite other players to visit your island. Towers of Agazba launches into early access this November. Up next, Epic Games brings a split-screen mode to LEGO Fortnite this October. Okay, split screen. This Double feature Lego. enables friends and family to explore the world and build villages together while playing on the same PS5 or PS4. And in other Fortnite news, the new Fortnite limited edition DualSense wireless controller arrives later this year, with pre-orders starting on October 3rd. Fortnite. Visit PlayStation blog for more details. Next, it's 1 versus 1,000 in Dynasty Warriors Origins. And Koei Tecmo Games is ready to share the release date. Let's take a look. وزعمان باش دەبی والله. Guardian of peace, you have crossed paths with men who may one day bring about order. Until then, you must adapt to the chaos and find a way to survive. وەکوتم هیوام زۆر بەرز نەکردەوە هیوام زۆر نزمە هێشتا وا بێ هیواتر دەبم Come on, PlayStation. ئەو ساڵ یەک ستەیت ئۆف پلەی باش نەکردیە بە ستەیت ئۆف پلەی سەرەتای ساڵ باش بوو ئەو یاریانە هەمووی گەیمەری خۆی هەیە من ناڵێم ئەو یارانە هیچ نیم بەڵام لە کاتێکدا پێویستە یارێکی ڕاقی خۆشدا شاکەی وەڵا ئاخیرەکەی لەوانەیە هۆرایزن زیرۆ دۆن ڕیماستەر بی ئەگەر ئەو بی کارە ساتە بەڕاستی زۆر گوێرانە کەوەراکیت دەستا ئەو دێڵێم کەوەرە شەش دەقەمە ئەو شەش دەقەی ستەکەن یانی I was still hoping that I imagined the whole thing. It's burned into my mind. Capcom? So, Captain, what's your Monster Hunter. The guild gave special assignments to some of the other units from the expedition, mine included. This forest is amazing. My fur isn't built for this kind of weather. That's causing the water currents to surge too. Sony دروی نەکردیە بۆ نەگوتیە چیکە دەبیستە نابێت باش پێویستی بە ستەیت ئۆف پلەی نییە بۆ یاریانە بەڕاستی
کاتێکم دوگمێت لایک لەبیر مەکەن ئۆکەی مۆنستەر هەنتەر یاریێکە ملیۆنان کۆپی لێ دەفرۆشم خەڵکێکی زۆر بەدڵیانە ئەمن ناڵێم چییە عالەم فەقیرە کاکە Why don't they just put the meat down? Leave this to me! Heels inbound! That's it. The White Wraith. It's real! Is that what we're after? The White Wraith. خەڵکی ئەڵمانی خەڵکی هەولێرم لە ئەڵمانیام ڕێزمان هەیە ڕوانجیان What is that thing? ببوورەکە ناوت باڵە دەخوێنمەوە داهای لێ برن دەکەم گەیمەر چییە فەقیرە You've got a weapon and you do nothing? Give it to me! And I'll... هەشتی مانجی 2025 ئۆکەی ئەوە بەرواری مۆنستەر هەنتەریشمان زانی آخر شد こんにちは。モンスターハンターワイルズプロデューサーの津本です。本作の発売日が2025年2月28日、世界同日発売に決定いたしました。本日より順次予約を開始しますので、ぜひご予約をお願いします。プレイステーションストアでご予約いただいた方限定の特典として、プレイステーション5でご覧いただけるデジタルミニアートブックをご用意します。9月26日の23時からは TGS2024 カプコンオンラインプログラムを放送いたします。それでは引き続きモンスターハンターワイルズの情報にご注目ください。またお会いしましょう。またお会いしましょう。Başla kanka. Başla kanka. With a mysterious past and her very heroic friends Başla kanka. are all that stands in the way of an unspeakable evil. Join them as they explore, hunt, collect wacky outfits, and decorate their village. Başla kanka. Nailed it. This is awesome. But wait, there's more. Başla kanka. Digital deluxe edition. You get this exciting Başla kanka. roller thing. That's snazzy. Başla. Like the Shadow Skullborn outfit. دفر مودي. This, I don't know what that is. That or that. Or why they're climbing in that cannon. Başla kanka. But look how much fun they're having. Başla kanka. Join the party in Mother's Heart. Phew, got it all in. No, you didn't. Oh, I forgot to mention the pre-order. Hi everyone, I'm Kristen Zatani. We are so excited for everyone to get their hands on LEGO Horizon Adventures when it launches on November 14th. And Aloy has more good news on the horizon. Başla kanka o remaster'ı. Horizon Remaster. Aloy's original adventure, Horizon Zero Dawn, is being remastered for PS5 and PC by Gorilla and Nixes. Horizon Zero Dawn Remastered includes more than 10 hours of re-recorded conversation mocap and countless graphical improvements that bring the game to the same visual fidelity as Horizon Forbidden West. This new version of Horizon Zero Dawn will arrive October 31st. نريد $50 $50. The original PS4 version of the game will be able to upgrade to the new PS5 version for $9.99. $10 عنده باشا
Visit PlayStation blog for more details. لا گۆڕێتە دۆلارمان پێ بەردەنەوە. All the enhancements to Aloy's epic quest. باشە کاکە. New content is on the way to the action-packed world of Stellar Blade. A new photo mode lets players set up the perfect picture with your choice of poses, expressions, and filters. باشە کاکە. And Stellar Blade's original soundtrack, featuring over 180 songs from the game, is available on select streaming services starting today. But that's not all. Sci-fi worlds collide in the Stellar Blade and Nier Automata collaboration, coming to Stellar Blade later this year. خەڵک ڕازی نییە لە ئۆنلاینش. Now let's talk about what's ahead for PlayStation Plus. First, your monthly games for October are WWE 2K24, Dead Space, Okay, o باشە. and Doki Literature Club Plus. Okay. These will be available to all PlayStation WWE Plus دێ. members starting October. Dead Space دێ خراپ نییە. Meanwhile, our library of PlayStation classics continues to grow, with 2 more fan favorites from the original PlayStation arriving later this year: Blood Omen: Legacy of Kain and Capcom's Dino Crisis. Naughty Dog fans know September 26th is The Last of Us Day, and we're celebrating by adding the critically acclaimed PS5 hit The Last of Us Part 1 to the PlayStation Plus game catalog this Thursday. Okay, hoje deve ser PlayStation Plus. Ouça. Rangine kontroleri. O dzwona. کارەسات ئەمن لە بیدایەتی لایڤەکە 1 ساعت پێشتە گوتم هیواتان بەرز مەکەنەوە لەگەڵەوەی هیوام لێرە بوو نەک لێرە تەشتاتە خوارە newest addition to the PlayStation 5 family, PS5 Yes. Pro. Vale, PlayStation 5 Pro. Several games showcasing the superior frame rates and improved graphics that the new console makes possible. Okay, PS5 Pro, come on. Pro, developers have access to 3 key improvements: an upgraded GPU, advanced ray tracing, and AI-driven upscaling that combine to bring developers closer to realizing their unique vision. We're excited for players to get their hands on PlayStation 5 Pro when it launches this November. But in the meantime, here's a look at some of the games that are being enhanced for the new console, including a few titles that we're revealing for the very first time today. Okay, عندك یاری یەکەم جارە پیشاندن بۆ PlayStation 5 Pro. بەس خۆش لێ دەکەم برام ناویشم ڕیوانە چایم ڕیوان جان. Okay. ئەوانە لەو PS5 Pro ئەپگرێد کرێنەوە ئینهانس کرێنەوە. Okay, Metal Gearish. Stellar Blade, Demon's Souls, Hogwarts Legacy, Resident Evil 4, F124. God of Ragnarok. No God of Ragnarok شتیدانی یاری کتابتی خود سونی یعنی تو اوی بقود دقی PlayStation 5 Pro. What the hell? او ریان هات او چیه؟ Ghost of Tsushima 2?
ئەوە چییە؟ گۆستەس Okay. Okay. People come north to disappear. Hot. 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 But you. Hot. You are hunting. And now, every Ronin here is after you. هات بەسەوە باس ڕابردووی دەکا منیە؟ پێش گۆستە شمایەکە You're the hunter. جینسەکای یەس کەمان جیچە کەمان نا پاشتی پاش بەشێکەمە ئەوەیان نەکرد بە کارە سات بوو ستایلێکی زۆر کاوبۆیشیە یاس سەکە پەنچ واو چیای فوجی ماونت فوجی ئەو دوای دەی بە فۆرکی تەماشایکەمەوە ئۆکەی لۆکێشنی نوێ گورجیشمان لەگەرە یس گورگەکەشمان لەگەرە الله 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 جبدنا ميوزك Gustav, you tell? What? What? Gosti dünya? What? PlayStation. Sony? Sony? راست من ويب سايت بلاي ستيشن او تسبو لو عمدي بتكتس كا بلوك بوست صاري بلوك بوست ما وات لسال 1603 گۆستێکی نوێ ناوی ئاتسووە نانە هەمان کچ نییە کچەچکەیەوە کچەچکەیە باشە کچەکەی پێشتری نییە گەشتێک دەکا لە بۆ چیای یۆتای شوێنێکەوە خەڵکی ئاسایی گراسێ شوێنێکی گراسی لێیە بەفری لێیە و گۆستی تو کەمس تو PS5 اوكي يعني من قبول ما ديكما وياري روجيكم بس يعني تاراني تشكبوا انما براستي متاراني باش يدوم بهم
دەمێ بڵۆک پۆستەکەی بخینمەوە چونکە ئێستا ئاکیت بڵاو دەکەنەوە بڵۆک پۆستەکەی تەمان بڵاوکەنەوە دەی زانین یارەکە چییە با جارێتم شایش ترێلەکەی بکەینەوە کواڵەتی بکەمە 4K We are beyond the edge of Japan. با تێبگەم تێ بزانم چیە مەسەڵە با تێبگەم People come north to disappear. But you are hunting. And now, every Ronin here is after you. Still think you're the hunter? کوشتی واو گرافیک زۆر جوانە زۆر جوانە گرافیک خۆت دۆبرا ناو گرافیک جوانە پێم ناخۆشە کچە یعنی پێم ناخۆش نییە ئۆکێ ئاساییە کچبی بەس چاوەڕێی گۆست ئۆف سوشیمای بووم بەشی دووەم چاوەڕێی ئەوەی نەبووم چشت پێ تو دەزانی فەرقی نیە لەگە کۆنەکەی بەشتە ماوە بێ ئۆکەی باسی ساڵی 16 پرسەی دەکەم با بزانم بڵۆک پۆستەکەیان دانانە ئۆکەی بڵۆک پۆستەکەی دانێن تکایە باتەم شاید بکەم بزانم گۆست بزانم ساڵی چەند گۆست ئۆف سوشیما ZHEER اوكي گۆست ئۆف سوشیما ساڵی باسی ساڵی 1200 ئەوەی دەکات زانیت چییە باسی ساڵی 1270 دەکات ئەو یاریە نوێیە ببورن ئەو یاری نوێ باس ساڵی 1630 دەکات ئۆکەی جینسەکەی لێرە نییە بەرێ باسی چەند 600 200 400 ساڵ دوای خۆی دەکات بەشی یەکەمی گۆست ئۆف سوشیمای باس ساڵی 1270 دەکات ئەو یاری نوێ بە ناوی گۆست ئۆف یوتای باس ساڵی 1630 دەکات الساڵی 1630
خەمیش لێ دەم بۆ بکان جینسەکەی ئۆکێ چیرۆکەشکە دەجێڕنەوە بەڵام وازیمە بەڵام حەزم لێ بەشی دۆمی گۆسەس ببینم بەڵام دوای چەند ساڵ دوای 329 ساڵە دوای 329 ساڵی لە گۆسەسوشیمای ئەو چیرۆکە دەست پێ دەکات گرافێکی وەک کۆنەکەی نییە کاکە خۆ مەسەلەکە بەس ڤیژوەڵ نییە سیرکە ئەوە دەی بە فۆرکەی سیرکەی نەک بە ڤیدیۆی لایڤ ستریمی من ئەو لەقتەیە بە تەنێ باز بۆ ئەوە ئەو لەقتەیە زۆر جوانە سیرکەن دیتێڵ بوردەکاری دەبا بەشی دووەم بایە بەڵێ بەڵام ئەویان دروست کردێت چ بکەم چ بکەم پێم خۆشە نەخێر دڵشکاو بم بەڵێ بەزەمە کۆ حکم دەکەین لەسەرەوەی کە یاریەکە لە هەموو جیهان سەرکەوتو دەبی یاخودنە سەریشە لایک و دیسلایکی بکەین 8.5 کەی لایکی لە بۆ هاتیە بەرامبەر 516 دیسلایکی سبب دوست بێ بە دیار دەکەویکەوە خەڵک چەند بەدڵیت و چەند بەدڵین هەیە بزانم خەڵکی بەگشتی سەڵێم دەڵێ بایەکە لە کۆتاییەکەی وام لێ دەکە بیر بکەمەوەکەوە ئەوە ئەوەیە ڕێگای نیشاندەری جینیە لێ دەکەم لە دوای 300 ساڵ لە بەشی یەکەم بەڵێ ئەرێ لە سەکەر پانچ ستەیت ئۆف پلەیەکەی ڕزگار کرد I forgive you سۆنی لێت خۆش بووم RIP جینسەکەیە لە جینسەکەی مردیە لێرە بەداخەوە We are so back. I never expected them to make this IP into anthology series in different period places in Japan. Okay. چی لێ کچکەم ئۆکەی زۆر یاری هەیە کچە سامڕای کچیشمان هەبووە بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆ کچیان هەڵبژاردووە دەیانتوانی گەشتەچکە بە جینسەکای بکەن مونیە لە بە مەنتیقەی دیکەی ژاپۆن لۆ دەبی کچبی لەبەرەوەی سەرۆکی ستودیۆکانی پلەیستەیشن هێرمن هۆست کابرایەکە دەیەوێ ئەویشانە بکە بەش پلەیستەیشن وەزەی وایە کاتە جینسەکای نابینین لەو یاریە جینسەکای نابینین 300 ساڵ لە پاش بەشی یەکەمە ئۆکەی ژمارەکانی خۆتەندانێن لە دە چەندی پێ دەدەن لە دا چەند بە ستەیت ئۆف پلەیەکە دەدەن ژمارەی خۆتاندانێن لە دە چەند بە ستەیت ئۆف پلەیەکە دەدەن ژمارەی خۆتاندانێن ئەمەشان بزانم لە تویتەری چ وەزعە ئۆکەی دەی دەبینم 1 3 5 3 2 7 0 6 4 7 1 5 10 ناقص 10 6 9 6 شەوکەی ئەکس بۆکس لە تۆکیۆ بێ ئینشاءڵڵا وڵای هەوڵ دەدەم ئەگەر توانیم دیگوازمەوە لاستەوەس پارتمان دێت سەر دیلەکس بەڵێ دێت سەر دیلە لا ئێکسترا ئێکسترا دیلەکس پێکەوە جینسەکە حالە لەنا بەفرەوە کاپتن ئەمریکای لە کۆتایی یاری دەدەێت پێنج لەدا 4 ستەیت ئۆف پلەی مارکتینگە بۆ کۆنسۆڵ نەک یاری گەورەکان
58507 وەڵای هەر کەسە بۆ چونش جیازیە ژمارەکانتان زۆر لێک دوورە بەخۆشم نازانم چەندی پێ دەدەم بەڕاستی هەفت من دەرە دێ پێدەم چکە بەشێکی تازێ و جیاوازە سەردەمەکەشی باش بوو باش PS بلۆک گۆستی دانا ئۆکەی PS داینا با بخینەوە بزانین بلۆک پۆستەکە چتە نووسی ئۆکەی ئۆکەی ئاڕێمە معلوماتەکەی وەگرین لۆشتان بکەمەوە کوردی ناوەندی ئۆکەی گۆست ئۆف یوتای لە 2025 دێ نوێترین سەرگەرمی سەکەرپەنچ جنۆکیەکی نوێ دەناسێنێ ناساندی پاڵاوانە نوێیەکەمان ناوی ئاتسووە لەلایەن گۆست ئۆف یوتای زۆر خۆشحاڵی مەڕاگەاندی دامەژاوی یاریکرد ویستمان سەرچەکانی پارێزین کە گۆست کاتی دەستمان کرد بە دروستکردنی یاریشی نوێوەکو جەنگاوەری سەرگردان لە ژاپۆنی فیۆداڵی پێشکردنی ئازادی بۆ گەڕان بە خێرایی خۆت و تیشک خستنە سەر جوانەکانی جیهان هەروەویستان بەردەوامی لە داهێنان بۆ ئەوەی شتێکی تازە بەڵام ئاشنا دروست بکەین لە چیرۆشی جینسەکای و دوورگەی سوشیمان تێپەڕین ئۆکێ بۆخۆیان مەقسەدیان بووە لە چیرۆشی جینسەکای تێپەڕم ئێمە چیرۆکی سەرچاومان خۆش دەوێت یعنی چیرۆشی نوێ ویستمان لێکۆڵینەوە لەوە بکەین کە سەکەرپەنچ لە بری ئەوەی سەرنجمان گۆڕی بۆ بیرۆکەی نوێ یان جنۆکە ئەفسانەیەکی نوێ شابکە ئەمەش ئێمە گەیاندا یاری ئەوە فیلمە لێکوانە غەڵەت تەرجمەکرا بەس بەخسی یاری گۆست پاڵاوانێکی نوێ مانای چی دەبێت دەمامچی یۆتای پاڵاوانێکی نوێ چیرۆکێکی نوێ دەبێت ژاپۆنکە دەبێت لێی وەرە لە کاتی دەمە هێشتا ئەمڕۆ خۆمان نەخسین ناو تایبەتمەندەکانی چیرۆکان توای ناشای بکەین کەوا گەشتەکەی ئاتسۆ لە ساڵی 1603 ڕوودەدا زیاتر لە 300 ساڵ دوای ڕووداوەکانی گۆست ئۆف سوشیمایە چیرۆکەکەمان لە خاکەکانی دەوروبەری چیای یۆتیا دەبێت کە لووتکەیەکی بەرزە لە دڵی ئیزیۆ ناوچەیەکی ژاپۆن لە سەردەمی سەدە بە هۆکایۆ ناسراوە لە ساڵ 1603 ناوچەیە لە دەرەوەی دەسەڵاتی ژاپۆن بوو پڕ بوو لە چیمەنتۆی فراوان و تۆندرا و بەفراوی و مەترسیە چاوەڕوان نەکراوەکان زۆر دوورە لەو خێڵە ڕێکخراوە ساموڕایانەی کە لە سوشیما دەژیە هەروە شوێنی چیرۆکێکی ڕەسەنە کە ناتوانین چاوەڕێی جێرانەی بکەین ئۆکەی و لە بنەڕەتەوە بۆ پلەیستەیشن 5 دروست کراوە ئێمە زۆر خۆشحاڵی بۆ بنیاتانی ئەو بناغە بنرایەوە کە سەکەرپەنچ هەروەها یەکەم یاری دامەزراندمان کردنی زیانی هەست بە ڕاستەکەنتر بکە ئێمە هێڵی بینینی گەورەمان هەیە کە ڕێگەت پێدەدا دوور لە گۆست ئۆف سوشیما لە ژنگەکە سیر بکەین ئاسمانی تەواو نوێ ئەستێرە و ئاڕۆکانی ترپەی تێدایە تەنانەت جوڵەی باوەڕپێکراوتر لە باوە لەسەر چیمەن ڕوەک و باشترکردنی زیاتر لە داهاتوو هاوەشی دەکەن هەروەها ڕێخستنە نوێیەکەمان دەرفەتێکمان پێدەدا میکانیکی نوێ و باشترکردنی یاریەکە تەنانەت چەکی نوێش بناسێن ترۆلێرەکەمان ئەمڕۆ وردەکاریەک لەم جیهانە دەخاتە ڕوو بەڵام زۆر شتی تر هەیە بۆ پیشاندانی و زۆر شتی ترمان دەبێت ئەوی لە مانگەکانی داهاتوو ئاوەشی پێ بکەین لەوانەیە وردەکاریەکان سەبارەت بە گەشتەکەی ئاتسوو ئەو کەسانە و ئاژەڵەکان بە درێژایی ڕێگا ئێمە بۆ هەمیشە لە ساڵی 2025 گۆست ئۆف یوتای ناتوان چاوەڕێ بکەین کە هەمووتان ئازموونی گەشتمان سوپاسگوزاری سەرکەوتنی یاری گۆست ئۆف سوشیما ئۆکەی معلوماتێکی باشیان نووسیە لەسەری ئەوەش ئارتوەرکی یاریەکەیە گۆست ئۆف یوتای ئارتوەرکی جوانە بەڕاستی ئۆکەی قبولمە چیرۆکەکی نوێ دەجێڕنەوە جیاواز لە گۆست ئۆف سوشیمای ئۆکەی ئەو شتە بوو کە دەمان ویست نەخێرە مە حەزم نەکرد بەشی دووەمی گۆست سوشیمای ببینم بەڵام کارکتەرێکی نوێیە چیرۆکێکی نوێیە سەردەمێکی نوێیە ڕاستێکەشی قسەکەیان تقریبا دروستە ناتوانن مەسەلەن جینسەکای بینە ئەو منتیقەیە لە پاش 300 ساڵی تێم دەگەن ناتوانین ناچاری بیکەیە شتێکی دیکە بەڵام کارکتەرەکەیان کردە ئافرەت ئەوەش هەم خەڵکی پێ قبوڵ ناکرێت بەڕاستی ئەجندای وۆکە بەڵێ ئەجندای وۆکە پلەیستەیشن و ماوەی وەزی زۆر خراپە لەو بابەتانە مهم لە چەند ڕۆژی داهاتوو معلومات زیاتر لەسەر دەزانین و هەوڵش دەدەم ئینشاڵڵە پێنجشەممە یان ئەوە هەینی معلومات زیاتر لەسەر باس بکەم لە پرۆگرامی 01 ژیری ئۆکەی ئاوڕێیانی خۆشەویستم ئەوەش لایڤ ستریمەکەمان بوو چاوتان ماز دەکەم تا ڤیدیۆی داهاتوو ئەڵقەی داهاتووی 01 ژیری و لایڤ ستریمی داهاتوو بەخوای گەورتان دەسپێرم خوداتان لەگەڵ وە سپاسی
شاهان گەیم ستۆر دەکەم بۆ سپۆنسەرکردنی ئەم لایڤ ستریمە 3 کاتژمێر لە لایڤین سەرجەم یاریەکان لە لای شاهان گەیم ستۆر دەست دەکەوێت بە نرخێکی هەرزان سەردامی تەلەگرام و ئینستاگرامەکەی شاهان گەیم بکەن تا ڤیدیۆیەکی دیکە لایڤ ستریمێکی دیکە بەخێرتان سپێرم خوداتان لەگەڵ